تەسعیدەکان بەرەو بەرزبوونەوە ئەڕۆیشت وڵاتی ئیسرائیلیش هاتە ناو ئەم تەنگەشەوە چونکە خۆی هەر لە ئەساسە ئیسرائیل ئێمە ئازانین لە ململانەیەکی بەردەوامی ئەزەلیە لەگەڵ دەسەڵاتی ئێرانە هەدەفەکە بوو بە دوو بابەت بابەتی یەکەمیان بابەتی ئەتۆمیەکە بابەتی دووەمیش موشەکە بالیستیەکانی ئێران چونکە هەردووکی وا مەزەنداکێ وا پێشانە درێکە ئەبێتە تهدید بۆ ئەمن و ئاسایشی ئیقلیمی و نێودەوڵەتی باش سەرنجام ئێمە ئاگامان لی بوو لە ینی چەند بانگێک پێش ئێستا گفتوگویەکی نانڕاستەوخۆ لە بینی ئەمریکا و ئێرانە هەبوو بە نێوەنگیرینی سەڵتەنەی عەمان ئەم نێوەنگیریە دەرەنجامەکەی ئەوە بوو کە نەتیجەی نەبوو زانیمان بۆچی نەتیجەی نەبوو چونکە ئەمریکا پێداگر بوو لەسەر مەرجەکانی خۆی ئەوە بوو کە ئەبێ ئەم بابەتی چەکی ئەتۆمی ئێران بە یەکجاری دابخرێ بابەتی دۆسەی ئەتۆمیەکەی و ئەبێ موشەکە با بڵێن بالیسیەکانیشی کۆتایی پێبێن بەرنامەی نەمێنێ نەمقابلی ئەوە چەند وعد و بەڵێنێک درابوو بە ئێران کە هاوکاریەکرێ لە بواری وزەیە حتمما ئێران بەم پرۆژێ ڕازی نابێ و بەم ڕێکەوتن ڕازی نەبوو بۆچی چونکە ئێران پێی وایە دەست بەرداربوون لەو پرۆژەیە بە مانای لە ناوچوونی خەونەکانی دێ بۆ ئەوەی لە هێزێکی خەونەکانی چین خەونی ئێران ئەوەیە کە ئەم موزەیە بەکار بێنێ بۆ ئەوەی لە هێزێکی لۆکاڵی ناوچەیەوە بیگوازێتەوە بۆ قۆناغی با بڵێن هێزێکی نێونەتەوەی و بچێتە ناو با بڵێن ئەو بۆردە ئەتۆمی کە لە جیهانە هەیە یەکێک لە وڵاتانە ئێستا پاکستانە کە هەیەی بۆ تەیاریزانێکی نێودەوڵەتی ئێرانیش ئەگەر بچێتە ناو ئەو نادیەوە ئەتوانێت با بڵێن بە جۆرێکی تر هەژمونی خۆی بەسەر ناوچەکە بسەپێنێ قەواعیدی گەمەی سیاسی لە منتەقەکەیە کە ماوەیەکی دوور و درێژە بەو شێوازە تەقلیدیەی هەیە بیگۆڕێ بۆ شێوازێکی تر و ئەو هەژمونەی کە هەی بۆ لە وڵاتانی ناوچە ئەتوانێت پەرەی پێ بدات و زیاتری کە ئەو بابەتی کە پێ و درا هیلالی شیعی ئەیتوانی فراوانتری کاوکار لەسەرەوە بکە واش زانین هەر دەوڵەتێک ینی بە مافی خۆیە زانێ گەر ئیکتیفای هێزی هەبێ لە ناوخۆ دوای هەوڵی فراوان بوونەدا یعنی ئەو سروشتی هێزە بۆیە ئێران بەو نیەتەوە کاری ئەکرد کە ببێتە وڵاتێکی زلهێز و بچێ وەکو وتم بچێتە ناو نادی ئەتۆمیەوە ئەم مەترسیە ئەمریکا مە دیدگای ئەمریکا پێی وایە کە ئێران نابێ بگاتەوە قۆناغە و ئێرانە بێ پێش ئەوەی هەنگاوەکانی تەواو بکات بگەڕدرێتەوە بۆ سیستمێکی کلاسیکی خۆی و مەرجی تازەشیان هەیە ئەو بەرنامە ئابووری کە ترامپ سەرۆکایەتیەکە داڕشتنەوەی کۆی کای ئابووری جیهان کە بە جەنگی با بڵێن تعریفەی گومرگی دەستی پێکرد زۆربەی وڵاتەکان کەوتنەبەر لێشاوی ئەو هێرشەی ئەمریکا پێی وایە کە ئێران ئەبێت سلوکی سیاسی بگۆڕێت و نابێت بەرگری و بڵین ڕێگر بێت کام ئێرانە ئەو سلوکەی بگۆڕێت ئەم ئێرانەی ئێستاکە هەیە ئەم سیستەمە لە جەنگان ئەمە ئێساکە لە جەنگایە ئەبێت سلوکی سیاسەکەی بگۆڕێ ینی داواکارەکەی ئەمریکا بە دەرەجە یەک ئەوێ ڕێگر نەبێت لەم تەوژمە گۆڕانکاری کە ئەمریکا ئێستا سەرۆکایەتیەکات ئێمە زانین ئێستا دوو پرۆژەی بنیادنانەوەی ئابووری لەسەر ئاسی جیهان هەیە پرۆژەیەک رووسیا و چین سەرکردایەتی ئەکەن و پرۆژەیەکیش ئەمریکا هاوپەیمانەکانی سەرکردایەتیەکەین لە ململانەیەکی بەردەوام و هەموو کۆی با بڵێن وڵاتانی ئەوروپا و خۆر هەڵاتی ناوەڕاست لەم ململانەیە بەردەوام ئەمە ناچینە سەر بەشی ئەوروپاکەی کە ئۆکراین و رووسیای سا لە ڕوبەڕوونەوەیەکەن وەرەڵاتی ناوەڕاستیش بەشێکە لەم پلانە نێودەوڵەتیە بۆ سەپاندنەوەی هەژمونی ئابووری وڵاتانی زلهێز بۆیە ئێران بەو سلوکە سیاسی ئیساهەیەتی باسی سیستمی سیاسەکەیەکەین ئەبێ ڕێگر نەبێت لەم گۆڕانکاریان ینی داواکارێکە ئەوەیە ڕێگر نەبێت لەم گۆڕانکاریانە زائیدەن نابێت لەم جەنگەیە ئەتوانێت ئێران ڕێگر نەبێت سا جەنگی دەستوی خەیە ئەنجا ئەمریکا و ئیسرائیل بۆیە بژاردەی جەنگیان هێنایە پێشەوە ئەوەیە کە ترامپ بەردەوام بانگەشەی بووەکە ئەڵێ من بەزە بری هێز ئاشتیە سەپێنم بەردەوام دووبارە و سێبارە و دەبارەیە کاتویانەوە با بڵێن ئاڵای ترامپە بۆ گۆڕانکاریەکان کەواتە ئەگەر و ئاشتی ئەو مەبەستێتی بەدینێت بە دیدگای ئەمریکا هێز بەکارهێنێ بۆ یەکلاکردەوەی ئەردۆغان تەوان ڕووی دەمی لە ئێرانە ئەڵێت نابێت بچنە حساباتێکەوە کە کاریگەری هەبێت لەسەر پەیوەندی دراوسێتی و برایەتی کە هەزاران ساڵە لە نێوان ئێمەیە هەیە و برینی کۆن هەڵباتەوە ئەمە پێمانەڵێت کە
هاوسەنگی هێز گۆڕانکاری بەسەرایەت لە مەودووە ئەردۆغان لەوە ئەترسێ بزەبت هاوسەنگی هێز گۆڕانکاری بەسەرا بێت. ئەردۆگان پێی وایە گەر ئێران لاواز بێ یاخود بەهێز بێ باڵانسی هێزی تورکیا لە ناوچەکەی گۆڕێ بە هەردوو حاڵەتەکەیە. ئەردۆگان ئێستا ئەزانێ وردە وردە هاوپەیمانێتەکان شێوازێکی سەربازی وەرەگرێ ئەوانی کە دژین. ئێمە بیرمان نەچێت ماوەیەک لەمە پێش ئیسرائیل بینیمان ڕێکەوتنێکی لەگەڵ قوبڕوس و لەگەڵ یۆنانە واژۆ کرد بۆ دەرهێنانی غازی سروشتی بوو، بەڵام ڕەهەندی سەربازی و سیاسیشی هەبوو. ئەردۆغان درک بە مەترسیاکات و هەر ئەمڕۆ لە پاڵ ئەو لێدوانانەی سەبارەت بە موشکەکەی ئێران کە لە غازی عەنتاب کەوتۆتە خوارەوە و ئیدعای ئەوەکە و وتاری توندەدا 3 فڕۆکەی ناردۆتە بەشە تورکیەکەی قوبڕوس تورکیا بەڵێ کەواتەمە پێمانەڵە تورکیا لە سەر کۆی بڵین بە هەموو ئاڕاستەکانە کارەکات. هەم بەرژەوەندەکانی خۆی بە دیوی ئەوروپا هەوڵەدابی پارێزە لانی کەم ڕێگر بێ لەو تەهدیدانی کە لەسەرێتی لە دیوی ئەوروپا قۆبڕۆز ئیسرائیل هەم ئەم گۆڕانکاریانی و ئەندامی دووهەمی بەهێزترین دووهەم هێزی ناو ناتۆ یان وەکو چی قسە لەسەرەوە کرێسا لەسەر وەرەقە ئەندامی ناتۆیە بەس لە ئەمری واقعاکە ئەبینین تورکیا سلوکی وەک دەوڵەتێکی ئەندام لە ناتۆیان نانوێنێ. ئێمە لە ڕووداوەکانی با بڵین ململانەی رووسیا و ئۆکراینە بینین بە جۆرێک لە دەرەوەی سربەکە کە ئاڵین ئەڕوات دژی با بڵین ڕەوتی فکری ناتۆ کارەکات هەندێک جار سربەخۆیە بۆ بەرژەوەندەکانی خۆی لەلایەنی ئابوووریەوە لەلایەنی سەربازیەوە جا بۆیە ئەڵێم تا ئێساوەکو ئەندامێکی ناتۆ بە فعلی ئەندامێکی فەرمی ناتۆ بەڵام ئەبێوەمان بیر نەچێکە ئەمری واقع ئێسا بینین ئەردۆغان و سیستمی سیاسی تورکیا جۆرێک لە سربەخۆیی بڕیاردانیان هەیە بۆ ئاڕاستەکردنی ڕووداوەکان و پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان. باش ئێمە میوانێکی کەمان لەگەڵایە بۆی ئەم ڕووماڵە دەوڵەمەندترکەین ئیدریس ئۆکۆدۆجی لێکۆڵەر لە زانکۆی میدلسێکس لە لەندەن ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵمانەیە کاک ئیدریس زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاکەم. حەزم کرد میوانەکەی کەمە پێ بناسیێنم دکتۆر دلاور عوسمان مامۆستای زانستە ڕامیاریەکانی زانکۆی سلێمانی ئەویش لە تەنیشتمەوە گەورەی کردوین و دانیشتووە بە ناوی تۆ بە خێراتنیەکەم و بە ناوی تۆشەوە بە خێراتنی کاک ئیدریسەکەم. کاک ئیدریس ئەمڕۆ دەیەمین ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران ئەمریکا ئیسرائیلە تا ئێستا کامیان چ لایەنێک زۆرترین دەستکەوتی استراتیژیان بەدەستێناوە؟ حتما لەم ڕۆژەدا کە تەماشای دەکەن شەڕەکە زیاتر لە شەرەکی دەرونیە چونکە ئەو شەڕ دەرونیەکەش ئێستا بەدەستی یا بڵێن بەرەی ئیسرائیل و ئەمریکا بەهێزە بەڵام یەک کێشەی تایدایە هەرچەندە ئیسرائیل و ئەمریکا هێرشەکانیان چر کردووە بۆ سەر ئێران بەڵام بەهۆی نەبوونی ئیتفاقێکی تۆقمەل نەکتەنیا لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دنیاکردنی وڵاتانی دیکە وەکو بریتانیا فەرەنسا یۆنان ئەڵمانیا چونکە ئەمە ئەمریکا و ئیسرائیل تا ئێستا نەیان توانیوە 100% ئەم وڵاتانە بینە کەم ڕێزەکانی بۆ ئەوەی کە ئەوانش هێرش بکەنە بۆ سەر ئێران بۆیە ئێستا ئالۆزیەک یاخود نەبوونی پلانێکی استراتێژی سەربازی ئەمریکا و ئیسرائیل هەیە تا ئێستا نە وڵاتانی ناوچەکە نەش وڵاتانی ڕۆژاوە وەکو یەکیتی ئەوروپا ئیسرائیل و ئەمریکا نایتوانیوە ئەوانە دڵنیا بکات کە بەشدار من لەگەڵیان بۆ هێرشکردن سەر ئێران چه بەشداری لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بکە کە بەشداری بکەن بۆ جەنگی دژ بە ئێران چه وڵاتێک بە دیاری کراوی وەستا جارێ تا ئێستا ئەو بێژگەل هەو لە دوو وڵاتە هیچ وڵاتێکی دیکە بە شێوازێکی ڕاستا و خۆ بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان بەشداری شەرەکان نەکردووە بەڵام بۆ نمونە بریتانیا لە سەرەتاوە دژ بە پلانی ئیسرائیل و ئەمریکا دەرکەت بەڵام دوایی هێرشەکانی ترامپ و بوونی شەری نێوان ئوکرانیا و رووسیا وڵاتی فەرەنسا و بریتانیا و یۆنان و چەند وڵاتی دیکە ناچارمان کە بڵێن بەڵێ ئێمە نەک پشتگیری پلانیان دەکەن هەولی ئەوە دەدەن کە بەرژەوەندی خۆمان بەرژەوەندی سەربەزی خۆمان لە منتقەکە بپارێزن بەڵام ئەوە گڵۆپێکی سەوز نییە بۆ وڵاتی ئەمریکا و ئیسرائیل کە بەشدار بلەم شەڕە بۆیە ئەم شەرە تا ئێستا ماوەتە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران ئەمە شوا دەکات کە سەرارەوەی کە ئەم هەردوو وڵاتە زۆر بەهێزن لەوی سەربازیەوە بەڵام تا ئێستا
کێشەی یاخۆ هاوسەنگی لە عرض لە مەیداندا گۆڕانکاریەکی زۆری بەسەر نهێناوە. کەواتە ئەمەی هەیە تۆ باسیەکەیت کە جەنگی دەرونیە. بزابێت دکتۆر دلاوەرە گەڕێمەوە بۆ لای تۆ. ئەمریکا و ئیسرائیل بەردەوام لە ناوخۆی ئێرانیان. ئێرانیش بەردەوامە و وەڵامیانەیەتەوە سەر ڕایەوەی ئەمریکا و تیمە ئاسمانی ئێرانمان کۆنتترۆل کردووە بنکەی موشکیەکانمان هەمووی وێران کردووە بەڵام ئێران بەردەوامە ئەمە ئەومان پیرە تا ئێستا قۆناغی یەکەمی چی لێ لەگلایی نەکراوەتەوە بە وەڵامی ئەوە طبعاً سەبارەت بە بابەتی هێز ئێمە بێ سەیریکەین هەردوو لا هێزەکانیان چین یعنی ئەوەی کە بە واقعی و بە فعلیە بینرێ بالفعل لە ناحیەی هێزی باڵێن سەربازیەوە ئەمریکا و ئیسرائیل پێشکەوتوترن ئەوان ئێستا جەنگێکی تەکنەلۆژی کە پێوترێت سمارت وۆر بەڕێوا بن ئەتوانن ئەمە بکەن بەڵام ئەمریکا پێی وایە و ترامپی زۆر تایشی دەکاتەوە ئێمە مەبەستمانە ئێران بگۆڕین سلوکی سیاسەکەی بگۆڕین و ئێرانێکی بەهێز ببینین تۆ کاتێک ئێرانێکی بەهێزە بینی کە بوونی تحتەکەی وێران نەبێت تۆ کاتێک کە ئاوی خواردنەوە نەما کارەبانەما وزە نەما ئێران چۆن بەهێزە بێ کەواتە قۆناغی یەکەم ئەبێ بزانین مەبەستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لێدانی ژێرخانی باڵێن خزمەت گوزاری ئێران نییە وی لای مازانین زۆر ئاسانە ئەگەر هەوڵ بدرێ کۆیە و کایانە قەسب بکرێت ینی کارێکەوە نەقورزنی و نمونەیەک بۆ بابەتی عێراقە هێنینەوە وەختی خۆی هەمومان لە بیرمانە کە عێراقکەوتە ململانەی سەربازی لەگەڵ ئەمریکا هەر یەکەم ڕۆژ بەیانەکەی خەبەرمان بۆ سەرانسەری عێراق خەتی تەلەفۆنی تیامە و نەکارەبای تیامە و ماوەیەکی زۆر خەڵک لەسەر جادە هەڵماتێن و هەلوچێنێ کرد جاوابەسم چێتۆ لێدان لە بوونیەی تاحتی کەواتە تۆ وڵاتەکە سەر دەبەری هەڵەوەشێنی کامە ئامانجی ئەمریکانیە لەم حاڵەتە کە ئێمە باسیەکەین و هەندێکی ژار کە دەستی بۆ ئەبن وەکو دوێنێ بینیمان هەرچەندە ئەمریکا ڕازی نەبوو لەسەر لێدانی ئەو مستەودعی گازەی کە بینیمان بۆچی ڕازی نەبوون چونکە ئیسرائیل بردومانی کرد چونکە ئەو بابەتەیە کە ئێمە باسیەکەین هەستیارە لە بنیەی تاحتی وڵاتەکە ئادی جەنگەکە ئاڕاستەکە گۆڕێ بۆ شتێکی تر خاڵێکی تر زۆر گرنگەکە ئێمە ببیزانین ئەم جەنگەی کە هەیە ئێستا باسیەکەین تەنها ئامانجەکان تاحتیت کراوە لە بینی دوو گروپی خەڵکایە ئەم بەر و ئەو بەری ئاوەکەن 90 ملیۆن ئێرانیمان هەیە کە ژیانەکەن ئێستا 46 ملیۆن عێراقیمان هەیە لەم بەرەوە کە لەبەردەم جەنگەکەی نیەمەش وڵاتانی کەنداویش نزیکەی بە هەمویان 6 ملیۆن کەسن کەواتە ئێمە باسی بوونی 200 ملیۆن کەسەکەین لەم مەیدانی جەنگە ملیۆن ئەمە ڕێژەیە یان ڕێژەیە ئەمە ئێساکاڵێن عێراق 46 ملیۆنە وڵاتانی کەندا و کۆی تۆتەڵی 6 ملیۆن کەسە و 90 ملیۆن کەسیش ئێرانیمان ملیۆن کەس گیرۆدەی ئەم جەنگەی ئەی ئەبێ ئەمە حسابێکی وردی بۆ بکەیت تۆ کاتێک کە ئەم بابەتا بێتە جەنگێک بۆ دەستنیشانکردنی دوو ئامانجی سەرەکی خۆ نابێ بیکەیتە جەنگێکی کراوە کە هەمومان لی زەرمەند بووین ئێمە بێوەمان بیر نەچێ ئەگەر خوانە خواسە بێتە جەنگێکی کراوە حتما نەزانین لەم 200 ملیۆن کەسە ئاوارێکی زۆر دروست ئەبێ خەڵکەکەی ناوچەکەش دابش بوون بەسەر دوو بەرەی ئایسا بە شێوەیەکی گشتی بەرەیەک لەگەڵ بەرەیەک دش و لە ناو بەرەکانیشە جۆری جیاواز هەیە لەم بەریشەوە بەرە هەیە لەگەڵ و دش لەو بەری ئێرانیشەوە لەگەڵ و دش هەیە کەواتە ئەمە سیرکردنێکی وردی ئەوێ بۆی قسەکەی تۆیە ئەمریکا داوا لە دیبلۆماتکارە دیبلۆماسیەکان و ناودیبلۆماسیەکانی ئەکات بەپەلە تورکیا بەجێ بێڵن تورکیا چی وەگلاوە کەواتە تورکیاتەوە ئەگلێ کەواتە ڕووداوێک ڕوو ئەدا لە باکووری ئێران باش کاک ئیدریس ئەوە تا ئەمریکا داوا لە دیبلۆماتکارەکانی ئەکات کە بەپەلە تورکیا بەجێ بێڵن ئەمە لە جەنگی دەرونی دەرەچێت کە تۆ باستا کرد ئەچینە جەنگی فعلیەوە حتما جەنگی فعلیش حتما دەست پێ کردووە بەڵام لێرەدا وەکو هاوسەنگی هێز لە منتقەکە یاخود لە نێوان ئێران و ئەمریکادا نازانم دەنگم باشێت زۆر بە باشی دەنگ و ڕەنگ هەیە زۆر باشە حتما لە مەرحەلەی دەرونیوە تێپەریوە گەیشتەوە ئەستەی کە ئێستا وەکو مامۆستاش ئاماژە پێکرد ژێرخانی ئێران بە تەواوی لەناو بدات و هەولی بەدەستهێنانی چەکی ئاتۆمی ئێران یا خەونەکانی لەناو بدات بێجگەلەوە ئێستا ئەو هەرشەی یاخود ئەو ئینزارەی کە ئەمریکا لە دیپلۆماتکارانی دەکات ئەمە شتێکی چاوەندراکراو بوو بۆچی چونکە تورکیاش لەو وڵاتانەیە کە ئێران
ناوخۆی تورکیادا هێزێکی شاردراوی هەیە دەتوانێت ئۆپەراسیۆن یاخود هێرشی بکەتە سەر دیپلۆماتکارانی ئەمریکا قۆنسولخانە سەفەراتی بۆ ئەمریکا تورکیا لە وڵاتانە نییە کە لە دیدی ئێرانەوە داخراوە نەخێت وەکو چۆن هێرشی بۆ قەتەر و بۆ دوبەی و بۆ سعودیە و حتى بۆ هەرێمی کوردستان و دەوروبەری دەکات دەتوانێت زۆر بە ئاسانی یاخود بە شێوازێکی نەڕاستەوخۆ هێرشی بکاتە بۆ سەر تورکیا یاخود سەربازگا یاخود قۆنسولخانە یاخود سەفەرەتی ئەمریکا لە تورکیا پێشترش زۆر جار میتی تورکیا ئۆپەراسیۆنی لە دژی ئیستخباراتی ئێرانی کردووە ناو جەرگی تورکیا لە ئیستانبول زۆر کەسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بوون کە لە تورکیا بوون لەلایەن ئێرانەوە فرێندراوە هێنرانە بۆ ناو خاکی ئێران بۆیە ئۆپەراسیۆنی ئێران لە ناو تورکیا شتێکی تازە نیە و زەمینیش هەیە ژێرخانیش هەیە وە جەماوەرێکیش هەیە بەڕاستی لە تورکیا لە ڕووی سیاسیەوە پشتگیریەکی بەهێزی پیشانی بۆ ئێران دەدات ئەمانە ئێرانی نین خەڵکی تورکیان یاخود بەرەیەکی ئەو گروپە ئیسلامیانن کە سەر بە لانی جیاجیان بەڵام ئەردۆغان لەو ئاستایە گوێ لە جەماوەرەکەی بگرێت بۆ بڕیاردان لەسەر داهاتووی تورکیا ناگێتە ئەو ئاستەکە کاریگەری لەسەر ئەمنی القەومی تورکیا بکات بەڕاستی بەڵام دەتوانێت کاریگەر بیت زەختێکی بکاتە سەر حکوومەتی تورکیا تایبەت بۆ سەر ئەردوغان و هەروەها بەرژەوەندی ئەمریکا بکاتە لە ژێر مەترسیدا بەڵام ناگێتە ئەو ئاستەی وەکو وڵاتانی بڵێن خەلیج کە ڕاستەوخۆ بتوانێت هێرشەکانی ئەنجام بدات. بەڵێ باشە دکتۆر دلاوەر مجتەبا لەبەری باوکێت ئێستا ڕێبەری باڵای ئێرانە هەڵبژاردننی مجتەبا خامنەیی نیشاندەری یەکگرتووی حکوومەتی ئێستای ئێرانە یان هەنگاوێکە بۆ ڕێگریکردن لە داڕوخانی ئەم حکوومەتی ئێستا هەیە هەڵبژاردننی مجتەبا تەبەن هەر زوو دیار بوو باسی کۆمەڵێک ناوەکرا بەڵام هەموو ئاڕاستەکان و ئاماژەکان بۆ بکە مجتەبا بێ مجتەبا خاڵی جەوهەری ئەوەیە کە تازەکەرەوەی فۆرمی باوکێتی بەتوندڕەویتر بەڵام لە ڕووی هزری سیاسیەوە باسیەکەین یعنی هەمان کۆپی پێشخۆیەتی کەواتە کار بەوەواکرێت کە هەمان سیستم گۆڕانکاری بەسەرانێ سیستمی بیرکردنەوەی سیاسی مەبەسمان و دلیلیشمان بۆ ئەوە خۆی خامێنایی چوار کوڕی هەیە مستەفای هەیە مجتەبای هەیە بەڵێ مەسعودی هەیە و مەیتەمی هەیە هەتا قسە لەسەرەوە کرێت کە کوڕی چوارەم یاریە بچووکان نزیکایەتی هەیە لەگەڵ ئیسرائیل یعنی تۆمەتە ئاخرێتە پاڵی بەس بە کورتی ینی مەبەستەکەوەیە کە یانەوێ ئەم ڕتمەی کە ئێستا هەیە لە سیاستکردن بەردەوامی پێ بدرێ چونکە هەر گۆڕانکاریەک لەم تەوەجوهە و با بڵین دەلیلیشمان بۆ لێدوانەکانە و ئەو پاڵپشتەی کە ڕاستەوخۆ کۆی دەستگاکانی ناو ئێران ڕاستەوخۆ پاڵپشتیان کرد ئەوە بۆ ئەوەیە کە ئیدامە بوو جۆرە سیاسەتە بدرێ کە ئیستا هەیە یعنی ئەگەر هەر جۆرە گۆڕانکارێکی تر بکرایە احتیمالێکی زۆر هەبوو کە لاوازیەک لە ناو سیستەمی سیاسی ئێرانە دروست بکە بۆیە بە دەرەجەی یەکەم مەسلەی مانەوەی هەژمونی فکری سیاسی سڵتەی ئێرانیە بەم شێوازەی کە ئیساهەیەتی و لێدوانەکانی ژوازە حەکای بینین بەردەوام بوون لە جەنگ پاراستنی بەرژەوەندیەکانمان بەرەو پێشەوە ڕۆشتن لانەدان لە ڕێبازەکان هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە بە هەمان ڕێگەی ئەڕۆ بەڵامە بێ خاڵێکمان بیر نەچێت دائما لە سیاست شتی بەدیهی و حتمین لە 100% نییە دائما ئەگەرەکان کراوەیە احتیمالێکی شەیانێ مەوەکو ببینرێ پێچێت لە با بڵین لە ئایندەیە مجتەبا بێتە ناو مفاوزاتێکەوە جارێ بەنهێنی دەست پێ بکاو دوایی بێتە هەندێک گۆڕانکاری چۆمە نازانی وەکووتمانە بێ بۆ سیمزان ئاڕاستی ڕووداوەکان بەرەوکوێ چێ ئێران ئەتوانێت تا ئەو ئاستە بڕواکە بلبلانەکان مانگ و 2 مانگ و 3 مانگ و ساڵ درێژە پێ بکێشێ یاخود نە ئەو کارتانی کە بەدەستێوەیەتی ئێران وردە وردە لاوازە بن ئێماگە بگەڕێ هەر نمونەی چەکەکانی سیر بکەین گوژمەیەکی زۆری لە ساڕوخی بالستی بەکارێنە بەڵامی سا وردە وردە بینین بەرەو کزی ئەڕوات ئەو پێگانی کە پێڵێن منەساتی ئیطلاقی سەواریق و ئەوانە وردە وردە هەمووی ئەپێکێنرێ و کۆتایی پێهێنرێت نازانین بالفعل ئیدعایەوەکەن کە چێکێکانەیە هێشتا بەکار نهێراوە بەکاردێت هەیە زۆریان هەیە وەکو خۆیان ئەڵێن خۆیان ئەڵێن ئایا بەکاری ئەهێنن ئایا ئەمریکا مەسەڵەن ڕێگە بەوادا کامە لە ئۆپراسیۆنێکەوە بێتە جەنگ چکاوێ بیرمان نەچێت ناحی ئەمەجاری ئۆپراسیۆنە هێشتا لە ناحی یاسایی و دەسووری ئەمریکار پێڵێ ئۆپراسیۆن
نەبۆتە جەنگ چکێ مازانین جەنگ لە دەسەڵاتی پێی مادەیەکی دەستوری ئەمریکا لە دەسەڵاتی کۆنگرێسایە و ئەمریکا هەر بۆ زانیاری جەناویشە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تا ئێستا ئەو ئالیەتیان بەکار نهێنراوە تا ئێستا کۆنگرس ئەلانی جەنگی سەرۆکەکان دائیمەن لە ڕێی تەفویزەوە بەکارێن ئەوەی خاڵی بەڕاستی جیاوازە ترامپ لە هەردوو خولەکەیە ئەوەش بەکار ناهێنێ یعنی بەکاری ناهێنێ هێزە تەنفیزەکانی خۆی لەسەر ئەو بنەمایی کە دەسەڵاتی تەنفیزی بەکارهێنانی هێزی هەیە بۆ ئۆپراسیۆن جاوە جەدۆلێکی یاسایی و دەسووری لە ناو ئەمریکاش دروست کراوە هەر بۆیە هەفتەی پێش و هەوڵێک هەبوو بۆ ئەوەی لە ڕێی پرۆژە بڕیارێک لە ناو کۆنگرێس ڕێگری لێ بکرێت بەڵام سەرکەوتو نەبوو بینیمان 47 بە 53 سەری نەگرت و هەتاگە سەریشی بگرتە سەرۆک مافی ڤیتۆکردنی هەیە و بڕیارە و جارێکی ترەچێت ئەین قەزدەم جەدەلێکی دەسووری دووریش بەڵام تا ئێستا ئۆپراسیۆنە ینی نەبووتە جەنگ. کاک ئیدریس مجتەبە لە 16 ساڵیەوە لەناو سوپای پاسدارانایە بەشداری شەڕی ئێران و عێراقی کردووە. طبعا ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی هەیە لە کەنداوە کوڕێکی گەنجە طبعا دەمی هەمووی دەرهێنراوە دانی تاقمیان بۆ داناوە لە یەکێ لە کەناڵەکانی عەرەبیەکان دایما مقابلاکە چاوپێکەوتنی هەیە بە عەرەبی مقابلاکات ئەڵێ مجتەبە زۆر دەوڵەمەنیەکەی لە حەد بەدەرە دەستیشی یعنی کراوەیە ڕەزیل نییە لە دەرەوەی ئێران پارەیەکی زۆر بەخشیوە ئەمە ئەوەمان پێڵێت کە سەرکردایەتیە نوێیەکەی ئێران ئەتوانێت استراتیژی شەڕەکە بگۆڕێت کاک دکتۆر لاوەر باسی لەوە کرد کە برایەکی بچووکی هەیە ئەوترێت پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ ئیسرائیلا هەیە ئەم دەستکراوەی ئەم دەوڵەمەنیەی ئەم پەیوەندیە باشەی لە دەرەوەی ئێران لەگەڵ وڵاتانی ترە ئەتوانێت بێ بە هۆکارێک کە بتوانێت استراتیژی جەنگەکە بگۆڕێت استراتیژی شەڕەکە بگۆڕێت. من پێشبینی ئەوە دەکەم کە هەلبژاردننی هەمان کەس لە هەمان ئایلە یاخود کوڕەکەی خامنەی شانەی ئەوەیە کە ئێران ناوێت استراتێژیەکەی بگۆڕیت یاخود کەسێکی دیکە بینیت کە هەموو پلانەکە تێکی تایبەت لەم ڕەوشە حەساسدا ئەگەر لە بیرمان بیت کە حەسەن نەسرڵڵاه کوژرا لە لوبنان هەر لە هەمان دەقە یەکێک لەو کەسانە کە زۆر نزیکی بوو سەفەیەدین هەلبژێرا ئەوەش زۆر بێنەچوو چەند ڕۆژێکی دیکە هەر ئەوەش کوژرا و دوایی نعیم قەسمیان هەلبژارد. ئەمە هەمان سنوورە ئێستا کە ئیسرائیل لە لوبنان دووبارە کرد ئەمریکا لە ئێران خودی سەرچاوەکەی دووبارە دەکات بۆیە گۆرانکاری یاخود هەلبژاردننی کوڕی خامنەی من بڕوا نەکەمەوەی کە استراتێژی ئەمریکا گۆرانکاری بەسەر دابێت چونکە ترامپ خوش ئاشکرا کرد کە تەمەنەکەی زۆر درێژ نییە ئەمە هەم هەرەشەیە لە هەمان کاتیشدا ئەگەر وەکو ئێمە ئەو استراتێژەکە ئێمە داوا دەکەی ئێوە جێبەجینەکەن چارەنووسی جەنابەت دەبیتە هەر وەکو باوکی خۆت. بەڵام ئەمە ڕای ترامپە خۆ ئێران بۆچی جەنگەکات بۆچی جەنگێ دژی ئەمریکا و ئیسرائیل کە هەموو ئەوانەی کە ترامپ بەدڵێتی بکرێت ئەشێ ئەمیش وەکو باوکی بێت وا بە ئاسانی لەناو ببرێت. کوشتنەکە ئەوەندە زەحمەت نییە بەڵام لێرەدا کێشەکە ئەوەیە کە هەلبژاردنەکە زۆر ئاسانە دەتوانێت ڕۆژی سێم کەسیش هەلبژێدرێت بەڵام سیستەمەکە تا وەکو خۆی بمێنێت ئەمریکا ناتوانێت کاریگەریەکی ئەوەندەی زۆر کەتە بەسەر ئێران لەسەر سیستەمی کە ئێستا هەیە چونکە ناوخۆی سیستەمەکە پێویستی بە کەسێک هەیە کە لەگەڵ ئەمریکا هەمەهەنگ بێت تا ئێستا کەسێک گروبەکی لە ڕژیمی ئیسلامی نەهاتۆ ئاراوە ئەمریکا داوێت کەسێکی لە ناو خودی ئەم کەسانە هەلبژێت و لە گۆر پلانی ئەمریکا جموجلی بکەێت یاخۆ پلانی ئیسرائیل نەک ئۆپۆزیسیۆنێکی تۆکمەی بەهێزی هەیە ئێستا لە ئەرزی واقع نەش گروپەیەک هەیە لە ناو تۆرشی ئیسلامیدا کە لەگەڵ ئەمریکا هەمەهەنگ بیت بۆیە ئەم شەرە بەو شێوازە یاخود ئەم تاکتیکە بەو شێوازە بەردەوام دەبێت چونکە ئێران تا ئێستاش پێدیگاری لەسەر بەدەستێنانی چێکی ئاتۆمی و پلانی پێشتری دەکات. دەستخۆش دکتۆر دلاور ترامپ ئەڵێت ئەبێت ڕێبەری باڵای ئێران ئێمە دەستنیشانیکەین یان لایەنی کەم درۆنێک لە گەڕەکی ژیان لە هەولێر کەوتۆتە خوارەوە ئەوە دوێنێ شەو نەبوو دیسانەوە دەستیان پێکردوێتەوانێ درۆنەکە لە سەربانی ماڵێک کەوتۆتە خوار و نەتەقیوەتەوە
هێزانیەکان لە هەوڵان کە پوچەڵی بکەنەوانێ هەوڵەیەن پامێرمان ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت لە هەولێرە بۆی وردەکاری زیاتری ئەم درۆنەمان بۆ باسکات دیارە نەخراوەتە خوارەوە خۆی کەوتۆتە خوارە و کەوتۆتە سەربانی ماڵێک هێزانیەکان چون ێسا پوچەڵێکەکەنەوە ئیشەڵڵا بە سەلامەتی ئەو ماڵە و ناوچەکەشە لێ دەرەچن کاگەریز باز دەواکات کە ئەم ڕێبەرەش وەکو باوکی لە ناوە برێت ئاسانە لە ناوبردننی ترامپ ئەڵێت هەر ڕێبەرێک بێت ئەبێ ئێمە بەدڵمان بێت پرسیارەکەی من ئەوەیە بڕیاری یەکلاکەرەوە ئێستا لای موجتەبا خامەنەیە یان لای سوپای پاسدارانە بەتاکیید لای ڕابەرە لای ڕابەرە بەڵام چونکە خۆی ئەندام بووە هەر خۆی سەرۆکی سیستمەکەی یعنی ئەو سیستمەی کە هەیە ڕاستەکەی ئەوەی خوارەوە شکلیە سەر و کۆمار و وەزارەتەکان و ئەوانە چونکە ڕابەر لە سەر هەرەمی سوڵتاکە دانیشتووە بەبەستم بۆ ئێستای ئێران بۆ ئێستاش عین پێشتر وابوو بەڵام ئێستا بابەتەکان گۆڕاون ئێستاش عینەشتە چونکە وتاری باڵی سەربازی و هێزە سەربازیەکانی ئێران لەگەڵ ڕابەرایە گوتارە ئێستا یعنی بەیەگان ڕاستە هەرکارەکەن وی جیاوازێکی تیانە لەبەرەوە ڕابەر بالفعل ئەبێتە سەمامی ئەمانی پاراستنی سیستمەکە و با بڵێن دەستکراوەی باڵی سەربازی هێزی سەربازی ئێران بە یەک ڕەودیشەکەن بەڵام سەبارەت بۆ قسەی ترامپ کاڵێ بێ ئێمە دای ئەنین خۆی مەبەست دانانی شخصی مادیەکە نییە مەبەستی لەوەیە کە ئەبێ کەسێک ئێمە دای ئەنین کە بیر و بۆچوونی لەگەڵ ئێمەیەکان گیر بێ پێویستمان بە کەسێکە بیر و بۆچوونەکەی لەگەڵ ئێمە ترامپ ئەم داواکاری ترامپ بۆ ئەم قۆناغە گونجاوە یان بۆ قۆناغی داهاتووە کە جەنگێک لایە بێتەوە ئێمە ئەوەندەی ئەزانین سەیری هەڵسو و کەوتی ترامپەکەین ترامپ مەبەستێتی یعنی کە بابەتێکە خاتە بەر ڕێگەی خۆی ئەڕوا بەردەوامە بێ لەسەر جێبەجێکردنی و دلیلیشمان بۆوە بەرنامەی پاراستنی ئاسایش ئەمریکا کە پارساڵ بە فەرمی ئیدارەکەی ڕایگەیان زۆر بە وازەحی یعنی ئەمە با بڵێن لە ڕووی موئەسەساتیەوە ئەمریکا ڕشدە لەسەر ئەوەی کە پلانەکانی خۆی جێبەجێ بکات لە جیهان پاراستنی بەرژەوەندەکانی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە هەندێک گۆڕانکاریەوەی چەک لەوانەیە کە دایم باسەکرێ نەبوونی هێزی زەمینی چونکە ترامپ تا ئێستا قەناعەتی وانە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا هێزی زەمینی بەکاربێنێ و بابەتە با بڵێن لۆکاڵەکانی هەژمونی هێز لە ناوچەکەیە خۆمان بەجێ دوسێ جار قسەی گۆڕی یەکەم جار پشتی بەهێزە کوردیەکانی ڕۆژهەڵات بەستە بوو دواتر ڕایگۆڕی وتی ناهێر یەکەم جاتی هێزی زەمیانی ئەنێری دوایی پاشگەز بووە پشتی بە ڕۆژهەڵات بەست کوردانی ڕۆژهەڵات کوردستان دیسانەوە پاشگەز بۆ ئێستاڵێت پێویستمان بۆ نییە ترامپ ویستم بەشی دووەمی قسەکانی ئەوە بڵم هەر سلوکی سیاسی خۆی وایە لەبەرەوە ناکابراایکی وایە خۆی کابراایەکە ئاوها بڕیارەدا یعنی ئەنجاوە بە کوردەواری خۆمان ئەڵێن حلحولی و ئێمە وای پێڵێن با بڵێن ئیبراهیم لانکۆڵنی ژەگەر بگەڕێیتەوە بۆ مێژوو عینەن سلوکی هەبوو وەختی خۆی ینی سەیری بکەرەوە لە بڕیاردانە لە مێژووی ئەمریکا عینەن شت ترامپ دووبارەی ئەو مێژوویە قسەکە لەسەر چییە ئەوەیە کە ئاڕاستەی قسەکانی بە ڕێگایەکە ئەبات و بڕیارەکەی لە ڕێگەیەکی ترەوەی و نمونەمان زۆرە بۆ ئەوە لە عیلمی سیاسەتی ئێوە جێگەیە بێتەوە ئەمە دەلالت لە حنکە و زەکایی ئەو کەسایەتی ئەکات چونکە ئەتوانێت کۆی ینی ژیریە بێگومان ژیریە ئەی تۆ گۆڕین لە سیاست تا ژیریە پاراستنی بەرژەوەندی ژیریە کاک دکتۆر جەنابەڵی زانستە ڕامیاریەکانیت لە سیاست تا شتێکی حەزەکەم بۆم ڕاستکەیتەوە تەنانەت سیاست مەدار نابێت ئەم تاڵەسپیانە بۆ یەکات ئەوە هەیە ڕاستە بەس ئەم قسەکانی ئەگۆڕ هەیە سیاست بۆی من تۆزێک وە لەو دوورەکەی تۆ بە زۆر بە کورتی بۆی بە نمونەیەکی سادە باسی ئەو بابەتە بکەم کە زۆر ناوتێڵی زۆر جار خۆمان قساکەین ئەڵێن ترامپ ئەخلاقی سیاسی لە دەستداوە یان لە ناو ڕاگەیاندەیە زۆر ئەو گلەی یاکرێکە ئێستا لەسەر ترامپە بابەتەکەکینە بۆ سەرکردەکان وڵاتەکانی ژەم قسەی ڕاستە ئەڵێن هەندێک یعنی کاری لا ئەخلاقیەکە لە سیاسەتا شتێک نییە ئەخلاق بەڕەهەندە کۆمەڵایەتەکەی ئەخلاق هەیە بەڕەهەندی بەرژەوەندی ئەنجاتوانی لە ناو ڕەهەندە بەرژەوەندەکەیە باس لە پێوەرەکانی ئەخلاق و جۆرەکانی بکەین ئێمە کاتێک کە ئەڵین پاراستنی بەرژەوەندەکان هەموو حتمەن هەر سیستمێکی سیاسی کاری لە پێشینەی ڕقەمێکی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیەتی و ئەم پاراستنی بەرژەوەندیە هەموو ئالیەت و ئەدەواتەکانی کە بەکارهێنە بە نسبەت ئەو ڕەهەندێکی ئەخلاقی هەیە بۆ خۆی بەگەڕێمە وڵای کاگەدریس تۆڵیت
ئاسانە کە مشتەباش وەکو باوکی بە ئاسانی لە ناو ببرێت هەر کەسێکیان هێناوە بە ئاسانی لە ناو بەرێت ئەمە بە کوێمانەگەێنێ لەم جەنگەیە یان بە ڕاستتر بی لەم ڕوبەڕووبوونەوەی نوێیان ئێران و بەرەی ئیسرائیل و ئەمریکا بەڵێ بەڕاستی ئەگەر تاکو ئاگربەستێکی هەمیشەی لە نێوان هەردوو لایە ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران نەبیت کوشتنەکە یاخود هێزێکی زەمینی نەبیت کە بچتن ناو جەرگەی ئێران ئەم شەرە بەو شێوازە بە هێرشی ئاسمانی بەردەوام دەبین نمونەکەش ئەوەیە کە لە لوبنانە تا ئێستا هەر دوو سەرکردەی حزب الله کوژرا ئیسرائیل لە باشووری لوبنانیش داگیر کرد بەڵام تا ئێستاش هێرشەکانی حزب الله ئەگەر ڕەمزیش بیت بەردەوامە و وەکو تەنزیمیش ماوە بەڵام هێزەکە وەکو پشتر ماوە نەخێر ئێرانیش بە هەمان شێوەزە بە ڕۆژی یەکەمەوە هەموو وڵاتانی سەرکردەش کە باسییان کرد وتیان ئێران بە هێرشی ئاسمانی سیستەمەکە یاخود ڕێژمەکە ناگۆڕیت پێویستی بە تەداخلی زەمینی یاخود چوینی هێزێکی ناو جەرگێران هەیە بەڵام ئێران وڵاتێک نییە کە بڵێ 90 میلیۆن نفوسی هەیە وڵاتێکە کە هەولی داوە چەکی ئاتۆمی درستی بکات و لە 45 ساڵ نزیکەی 5 ساڵە سیستەمێکە کە ڕێژیمی ئیسلامیە ماوە بۆیە کوشتنی سەرکردەی کە لەلایەن ئێرانەوە تێتە هەڵبژاردن یاخود درستی دەکرێت بە ئاسان نییە بەڕاستی چونکە ئیسرائیل ئەوەندەی بکوژیت سیستەمەکە و یاخود ئۆپۆزیسیۆنێکی نەبیت کە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئەم هەڕەشانە و هێرشی ئاسمانی و کوشتنەکە نابیتە چارەیەک بۆ هەردووڵان بۆ ئیسرائیل ببوورە بۆ لوبنانیان بۆ ئێران بۆ ئێران باش باسی ئێرانەکە ئێستا یەکێتی ئەوروپا ئەڵێت ئەمە نوێترین هەواڵە ئەڵێ ئەبێت ئیسرائیل هەر ئێستا ئۆپراسیۆکانی لە لوبنانە بوەستێنێت پاپای فاتیکان بە هەمان شێوە داوای کردووە وڵاتە عەرەبیەکان داواکەن ئیسرائیل ئەمریکا ئێران گوێ لە کامیان نەگرن کاگدریس پرسیارەکە بۆ جەنابتەکە گوێ لێ بێت کارخاوان بەڵێکەکە چوو دەتوانیت پرسیارەکە دووبارە بەسەر چاو دووبارەیە کەموانێ یەکێتی ئەوروپا بەپەلە داوا لە ئیسرائیلەکەڵێ هەر ئێستا بێ ئۆپراسیۆنەکانتان لە لوبنان بوەستێنن پێش 2 ڕۆژ پاپای ڤاتیکان داوای کرد کە ئەم جەنگە بوەستێت وڵاتە عەرەبیەکان بە هەمان شێوە بەشێک لە وڵاتە ئەوروپیەکان بە هەمان شێوە تورکیا بە هەمان شێوە داواکات کە بوەستێ عێراق هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئیسرائیل ئەمریکا ئێران گوێ لە کام لایە ناگرن بۆ ئەوەی ئەم جەنگە ئەم ڕوبەڕووبوونەوەی بوەستێت مەسلەی لوبنان لەگەڵ ئیسرائیل مەسلەیەکی تازە نییە حتما و هێرشی حزب الله بوو سەر ئیسرائیلیش ئەم جار دوای کوشتنی خامنەی هێرشەکەی نە ئەوەندە تۆپە یاخود زەربەکی گەورە بوو یاتر ڕەمزی بوو بۆ ئەوەی پیشاندانی وەکو دەڵێن هەمەهەنگیەک لەگەڵ ئێران ئێستا ئەو هێزەی کە لە لوبنان هەیە یاخود ئەو حزب اللهی کە ئێستا هەیە پشتی 7 ئۆکتۆبر زۆر لاواز بووە و ئەو نەل لە ڕووی سیاسی نەک لە ڕووی سەربازیەوە وەکو پێشتر پێش 7 ئۆکتۆبر ناتوان ببێتە هەڕەشەیەکی گەورە لەسەر ئەمنیەتی نیشتیمانیە و قەومی بۆ سەر ئیسرائیل بجگەلەوە ئیسرائیل تقریبان 5 گوندی لە باشووری لوبنانیش تا ڕادەیەکی توانیوە کۆنتترۆلی بکات یاخود ئەو منتانە داگر بکات و ڕێگا نادات بە هیچ شێوازێکی شتیاکان بچنە بۆ باشووری لوبنان و هەرشەکە تەنیا ئەوە نییە ئێستا سەرۆکوەزیری لوبنان نەواف سەلامیش بریارێکی دەرهێنا کە لەمە و دووە ئێرانیەکە ناتوانن وەکو بە ئاسانی بێنە ناو خاکی ئێران دەبێ ڤیزەیان وەربگرن چونکە حکوومەتی لوبنانش ئێستا کە هەیەتی نەک هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ئاسکەری دەنگە بە باش ناگاتە لای بن کاک دکتۆر دلاوەر ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێت سێ سیناریۆمان لە بەردەمایە وەکۆی کە باسەکرێت یان تا ئیفلاسبوونی هەردوو لە ئەمایە پوچبوونی هەستێلا ببوورە یان گورزێکی یەکلاکەرەوە یان ئەوە تا ڕێکەوتنێکی سیاسی لە ناکاوە بێت کام سیناریۆیان نزیکە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت ئەوە یەکەمیان تا ڕادێکی زۆر دوورە چکە باسمان کرد
بەرژەوەندی هەموو لایەنەکان وا خوازێت جەنگەکە فراوان نەبێت ینی بابەتێکی یەکلاکەرەوە نەبێ و خەڵکی ئەم ناوجانامی تووشی کێشە و ڕاکەڕاک و ئاوارە بوون و کە بارودۆخی نێودەوڵەتی تەحملی ناکات نە تورکیا تەحملیەکان نە ئەوروپا خۆ کەسیش دەسەڵاتی نییە جەنگە بۆستێنە جگە لەو سێلایەن ئەوانەی کە جەنگەکە ئاڕاستاکەن دەسەڵاتیان هەیە چێن ئەوانی کە ئەمریکا بە دەرەجە یەک ئیسرائیل بەستم ئەم سێلایەنەیە جگە لەمانە کەسی کە ئەتوانێت بیوەستێنێت نەخێر ئەم سیانە بڕیاری جەنگیانداوە ئەم سیانە دەستیان پێ کردووە ئەم سیانەش کۆتایی پێهێن قسەمان لەسەرەوە سیناریۆکانی ترچیە احتیمالە یعنی بۆ ئەوەی زۆر پەل نەهاوێ بۆ لێکەوتی ئابووری دیار زەق چکە بینین وەکو باسی شتان کرد کە نرخی نەوت بەرەزە بێتەوە کێشەی ویزە بۆ هەموو لایەک دروستسی بەرز بۆتەوە بەڵێ لە ساحەڤە لە ئەمریکا بەنزین ئەوروپا خۆی لە خۆیان ئێستاژ ماکرۆن کاک دکتۆرەڵێ ئەبێت هەموو هاوپەیمانەکانی فەڕەنسا بێن گەروی هورمز بپارێزن بەرژەوەندیەکانمان لە گەروی هورمز بپارێزن کێشەکە زۆر گەورەترە بێ سایتەرەکردنیا بەسەریا تۆزێک زەحمەترە بێ و ئەو ئامانجانەش ناپێکێکە ئیعلان کراوە ئەمریکا و ئیسرائیل احتیمالێکی ئەوە بە ڕای بۆچینی خۆمە احتیمالی ئەرجەح ئەوەیە گەر ئامانجەکانی نەپێکێ ئەمریکا ئەوەی کە قسەی لەسەر ئەکا نەهێشتنی بەرنامەی ئەتۆمی و نەهێشتنی چەکی بالستی و گۆڕانکاری لە سلوکی سیاسی سیستم چون تا ئێستا ئاسایی ئەگەر نظامی سیاسی ئێرانیش سلوک و هەڵسوگەوتی بگۆڕێت جەنگەکە شێوازەکەی بگۆڕێت لە جەنگێکی با بڵێن دەولیەوە کە هێزی ئاسمانی تیا تا ئێستا بەکاریە موشک و فڕۆکە لە هەردوولا بێتە جەنگێکی زەمینی بە کەرەستەی ناوخۆی ئەمە ئەگەرێکی کراوەیە دروستکردنی هەندێک هێز و گروپ من مەبەسم تەنها هەرێمی کوردستان نیە چونکە ئاسایی هەرێمی کوردستان بێلایەنە تا ئێستا ئێمە بە هەموو بارێک یعنی پڕیشمان بەرەکەوێ مەجالیتیانێ وەریسا دوایین مەجالیتیانێ چونکە شوێنەکە ململانێکی زۆر توندی دەسەر ئەم خاڵە بۆستە چونکە کاک ئیدریس ئینتەرنێتەکەی باش تاوانیە بە پرسیاری کۆتایی لێ بکەم کاک ئیدریس ئەگەڕێمەوە بۆ لای تۆ لە مێژووە دەستێوەردانی وشکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پڕ تێچوو بووە کاک ئیدریس گوێ لێمە بەڵێ واشنگتن ئەتوانێت ئەگەر دەستبەرێ بۆ ئەم ئەگەرەیان مێژووی عێراق و ئەفغانستان دووبارە بکاتەوە لە ئێران وڵا ئەگەر باسی دەستوەردانی وشکانی یەکەم تەڵان حتمان ئەگەر ئەمریکا داوێت ئیسرائیل قوت ئەمریکایی تر کامیان بیت دانەوێت گۆرانکاریەکی تۆکمەی یەکسەر ڕاستەوخۆ لە ناو خودی ئێران بکەن پێویستیان بە ئۆپۆزیسیۆنەکەی کە لە ڕووی زەمینیوە ناو خاکی ئێران بین ئەم کارە بەو شێوەزە هێرشی ئاسمانی یاخود هێرشکردنی هەندە جار بۆ سەر تاران و هەندە جار بۆ تەلاڤیڤ کۆتایی ئەم شێرە ناینێت پێویستە ئەمریکا پلانێکی وەکو 2003 چۆن دروست کرد بەو شێوەزە یان گروپێکی یاخود هێزێک لایەنێکی ناوخۆی ئێران دروست بکات و پادپشتی تەواوی پیشان بێت ئەگەر مەسەلەکە کورد بیت بەڕاستی لە ڕووی دەموگرافیەوە کورد ئەو تۆوانای نییە نەک لە ڕووی سەربازی نەک لە ڕووی سیاسیەوە ئێستا باس لەوەیە کە دەبێت تورکەکانش لەگەڵ کورد بن ئازەریەکان کاوەنە ژمارەیان لە کورد زیاترە جۆگرافیایی کە کۆنترۆل دەکەن زۆر نزیکترە لە تاران کە بەراورد لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان بۆیە تەنیا ئەگەر لەسەر بەلوج و کورد بیت ئەم کارە بەڕاستی دەرکەوتو نابیت و کورد چونکە پێش مانگێک ئێستا کە بینی نێتراوی تایبەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن باسی قەسەدەی کە تێزی سوریە دموکراتیە ماوەکەی بەسەر چووە ئێستا ئەم هەمان سنوێرە ڕەنگە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دروست بیت و هەرێمی کوردستان ئەو دەستکەوتەی هەیە ئێستا هەولی دەدات کە بپارێزێت بەڵام وەکو مامۆستا دیلاوەرش ئەمەژە پێکرد هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک دەتوانێت بێلایان بیت ئەگەر بێت و هێرشەکان زیاتر بیت و هەر ڕۆژێک دووسێ پێشمەرگە یاخود ئەندامی یاساییش لە شوێنی سەربازی بێنە شەهیدکردن ئەمە وا دەکات کە کوردیش ڕاستەوخۆی تر ببیتە بەشێکی ئەم شەرە بەدەستی بیت بەڵام وەکو چۆن ئەمریکا بەهۆی ئیسرائیلەوە کەوتووە ئەم شەرە ڕەنگە کوردیش بەهۆی ئەمریکاوە بکەوەتە ناو ئەم شەرە چونکە کارەکە وا دیار دەکات کە ئەمە ماوەیەکی درێژ بەو شێوەزەکە بەردەوام بیت بێوێت ناوێت ناتوانێت بێلایان بیت ما من دڵنیام کە ئەوانایی کە ئێستا هەرچەند سەرکردەی کورد دەڵێن ئێمە بێلایەنن بەڵام لە ڕێفەراندومەوە دوای ڕەفەراندومە لە ڕۆژەوەەوە نیشاندا
کە دەستکەوتی کرد هەم لەگەڵ ڕۆژاوای لە هەمان کاتیشدا دەبێت بزانبیت کە ئێمە ناتوانن نە تورکیا وەکو جۆرافیان بگۆڕین نەش دەتوانن ئێران یاخود فارسی لە خۆمان دووری بکەن بۆیە دەبێت واقعی و باڵانسەک هەبیت. بەڵێ ئیدریس ئۆکۆدوجی لە کۆڵەر لە زانکۆی میدل سیکس لە لەندەن ڕاستە خۆ لە لەندەن و لەگەڵمانەوەی سپاس بۆ تۆ ئەچمە هەولێر قارەمان جۆهری پەیامێرمان لەگەڵایە. قارەمان شەو باش لەکوێی چی بووە بە وردەکاری بۆ بینەران و بیسەرانی کورسان نیوزێ بگوازیتەوە؟ بەڵێ خاوەن ئێستا من لە گەڕەکی ژیانم یارە دەوروبەری ساعات حەوت درۆن لەسەر یەکێک لە ماڵەکانی ئەم گەڕەکەوتە دوک دەبین لە دیمەنەکان شێزی ئەمنی زۆری لێبەوەیکەوە درۆنەکە بوچەڵ بکرێتەوە بۆ پێیکە نەتەقیوە لەگەڵ ئەوەشکە تیمی تایبەت بە بوچەڵکردنەوەی مین و لەگەڵ ئەوەی کە داوا لە خەڵکیش دەکرێت کەمێک لە شوێنەکە دوور بکەونەوە بۆیکەوە لە کاتی پوسەڵکردنەوەی درۆنەکە مەترسی لە سەرجانیان نەبێ بۆ پێیکە درۆنەکە کەوتۆتە نزیک تانچێکی سوتەمەنی وەک دەکرێت گازە لەش دەدەین بەشێک لە تو ئاگادار بۆ کاتێککە درۆنەکە کەوتەوە. بەڵێ تقریبان دەوری سعات عەبد و درۆنەکە هاتە خوار بەسەر ئەو ماڵی داکەت بەڕاستی ڕمبەکی زۆر گەورەی لات بەڵام نەتەقیتەوە هەلە جێگای خۆیتی پێم وایە درۆنی ژنیە ساروغا لە منتقەی لای کەرکووک ڕاهاتیە و ئیتر جەماعەتی ئاسایش لێرکوانەوە پوچەلی دەکەنەوە ئیشاءالله ئیشاءالله هیچ کەسێک تووشی زەرەرمەند نابی ئیشاءالله. سپاس. خاوەن وەک ئەم شار حاڵە واسی کرد دیارە ئێستا تیمەکانی ئاسایشی و پوسەڵکردنەوەی من لێرن بەوەی کەوا درۆنەکە بوچەڵ بکەنەوە وەک دەما ئاماژە بۆ ئەوەشکەم ینی ئەمڕۆ هیچ هێرشێک نەکراوەتە سەر هەولێر بە تایبەت فڕۆکەخانەی هەولێر و قوسڵخانەکە لە ماوە ڕابردوو لەگەڵ ئەوەشکە بەرەبەیانی ئەمڕۆ دەوروبەری نزیکەی سەعات 5 سێرشی درۆنی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێرکرا بەڵام هەر سێ درۆنەکە تێک شکێنرا زەرور زیانی ژیانی و مادینەوە بەو شێوە بەڵام بە بەردەوامی تاوەکو ئێستا لانە پەیوەنددارەکانی هەولێر بەتابەت قارەمان ئەم گەڕێکی کە تۆ ئێستا لێی وەستاوی تو بەردەم خەڵک بەردەم ئەو ماڵەیەیت کە ئەو درۆنە کەوتۆتە سەر سەربانەکەیان چەندێک لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دوورە چەندێک لەو بنکەیەوە دوورە کە هەمیشە درۆنی بۆ ئەنێرن و ئامانجەکانی ناپێکێت. بەڵێ خاوەن ینی بە دیاریکراوی نازانم چەندە دووریەکەی بەڵام لە سەنتەری شاری هەولێرە هەردووچیان و دەبینن لە پێشووتریش هێرشەکان بۆ سەر قوسڵخانەی ئەمریکا فڕۆکەخانەی هەولێر زۆرترین هێرشەکان بۆ ئەو شوێنانەوە بەڵام چەند شەوێک دەبێتن بەشێک لە درۆنەکان ئاراستەی بەشێک لە گەڕەکەکان دەکرێت بە تایبەت لە چەند شەوی ڕابردووش لەگەڵ تۆ قسەم کرد لە گەڕەکی سەربەستی درۆن کەوتەوە لە عەنکاوەک درۆن کەوتەوە ئێستا لە گەڕەکی ژیان بە هەماشەوە دەکەوێتە ڕۆژهەڵاتی هەولێر بە هەماشەوە درۆن کەوتۆتەوە لە لایەکی تر لە بەشێک لە گەڕەکانی تریش بە هەماشەوە درۆن کەوتۆتەوە بەڵام بەو شێوێ نەبووە ئەوەی کە ئێستاشەیە ینی بەشێک لە دانیشتوانی ماڵەکانی نزیک ئەوەی کە درۆنەکەی لێ کەوتۆتەوە داوایەکەوە بێنە دەرەوە بۆ ئەوەیکەوە لە کاتی پوسەڵکردنەوەی درۆنەکە مەترسیان لەسەر نەبێتن بۆ ئەوەی کە نی بە کەمترین زەرەر و زیان دەبێتن ئەم درۆنی کە کەوتۆتەوە لەگەڵ ئەوەشکە باسم کرد خاوەن ینی ئەمە نزیکەی ساعات حوتی ئێوارە بۆم درۆنە لە ئاسمانی هەولێر بوو و دواتر دانیشتوانی ئێرە هێزانیەکانیان ئاگادارکردن و پێیکە دەنگەکەی بۆ شێوە نەبوو وەکو پێشووتر کە دەنجی زۆر بەهێز دەهات لە کاتی کەوتنەوەی درۆن و تەقاندنەوەی درۆنەکە. بەڵێ قارەمان جەوهەر ڕاستەوخۆ لە گەڕێکی ژیان و لەگەڵمان ئەبووی سپاس بۆ تۆ لە کاتی بوونی زانیاری نوێ حتمەن ئەگەڕێینەوە وڵات بۆ ئەوەی زانیاری زیاتر بە بینەران و بیسەرانی کورسات نیوز بیت. سپاس بۆ تۆ قارەمان. دکتۆر داورە گەڕێمەوە بۆ لای تۆ باسی ئەوە کرد کە ئێمە هەرە بێتیەوە بگلین ئەمە قسەیەکی تۆزێک مەبەستەکەم ئەوە یعنی بەدەست خۆمان نییە بەڵە بەڵە لەسەر خەتی تەماسین لە بینی هەردوو ئاگرەکەین و خۆمان ئێمە وەکو کورد ئەڵقەی لاوازیە ملبلانین چونکە بە دەلیلی ئەوەی نە لەسەر ئاستی فەرمی نە لەسەر ئاستی نافەرمی دوور و نزیک هەرێمی کوردستان بە نمونەوە بگرین هیچ لێدا دوانێکمان نییە کە تەرەفداریان بابەتە بین بەڵام سەیرەکەی بەردەوام لایەنەکانی دەوروبەر هەمووی تۆمەتە خەنە پاڵمان و ئەوە تا هێرشی درۆن و موشکی کەسیان سەرکەوتونەوە لەخوا بەزیابێت چونکە بەرامبەرەکە وردە وردە تەسعی دەکەن هەر خۆی وایە سیاست ینی یەکەم جار هێرشێکی ڕاستەخۆ ناچکە بەرژەوەندیانەیە لەگەڵمانە بەڵام دایمەن ماسەجەکانیشان بەو شێوەیە ئەڵێ ئەگەر نیەتان زیاتر بڕوا ئێمە حتمەن هێرشەکان زیاتر دەکەین و ماسەجەکانیش لەنا ئەو هەموو گروپەی هەیە ئەولیای دەم بۆ ڕوبەڕووی ئێمەدانراون ینی
علامەتەکەشی باسی وڵام دوێنێ سەرۆک بافڵ وتی ئێمە لایەنەکانە ناسین و ناوی شخصەکانیشمان لایە لەگەڵ بەغایە قسەی کرد ئەڵێ ئەگەر ئێوە چارەسەریان ناکەن ئێمە توانین چارەسەریان شتێکی زۆر باشە لەو لایەنەوە باشە چونکە تۆ هیچ تهدیدێکت بۆ سەر بەرژەوەندی کەس نییە دوور نزیک کەواتە بۆچی ینی بۆچی من ببمە لایەنێکی ئەم ململانەیە یان پرسیارەکە ئەوەیە کە من هیچ زەرێکم بۆ هیچ لایەنێک نییە بەعکسەوە هەندێک جار هەرێمی کوردستان پێگەیەکی باشە بۆ ئاڕاستی ئاشتی لە ناوچەکەیە ینی بەردەوام گوتاری سیاسی لە هەرێمی کوردستان گوتارێکی ئاشتیانەیە یعنی قەت نەمان بیستە سەرکردەیەکی سیاسی کورد گوتارێکی توندی هەبێت باشە پێچەوانەکەی بۆچی ئاوایە تەنها لەبەر ئەوەی کووردە لە ناوچەکەیە و ئەم دوو وڵاتە زلهێزە بە تایبەتی کە لە ناوچەکەن تورکیا و ئێران دائیمەن ترسی بابەتی کوردیان هەیە بەوەی کە لە هەر ململانەیەکی سەرباز یاخود گۆڕانکاری سیاسی کورد ببێتە با بڵین کێشە بۆ ئەوان و نای شارنەوەی سابینین هەردوو حکوومەتەکە ماسەجی بەردەوام بە ماڕاستەیەنێرن هەردووگان بەردەوام تاکی دەگەڵە لەوە کاتەوە کە نابێ بیر لە جوداخوازی بکەیتەوە تۆ تیرۆریستی تۆ کاتێک خۆشەویستی کە لە ژێر سێبەری ئێمەی و ئێرانیش بە هەمان شێوە تۆ خوشک و برای تا ئەو کاتێک کە هزرێکی سیاسیت نییە فکرێکی سیاسیت نییە داواکاریکی سیاسیت نییە وەی بە جۆرەکەی تر تۆ قوبول کراوی ئەمە با بڵین کێشە جەوهرەکەی بەنسبەت ئێمەی کورد بۆیە پرشەکەیمان بەرەکەوێ کەم تازیە بە بەرزبوونەوەی ڕێژەی توندبوونی ململانەکان ئێمەش پێ ئەچێت تۆزێک پڕیشەکانمان زیاتر ئەو پریشکانە چی نەگەبەری هەرێمی کوردستان ئەو پریشکانی کە بەرمانەکەوێت جارێ لانی یەک ینی باەمە پێشەمە شتێک بکەین بارودۆخی ئابووریە ئێمە گەر با بڵێن عێراق بە نمونە وەربگرین لە ڕووی ئابووریۆ لە دوای ئەم ڕوبەڕووبوونەوە سەربازیە تووشی کێشەی ئابووری بێتەوە ئێمە دووجار تووشێ بینەوە لە 2014 ئێمە لە ململانەیەکی بەردەوامین لەلایەنی ئابووریەوە لەگەڵ موچە و بودجە بە تایبەتی کە باسیەکەین کەواتە ئێمە زەرمەند بیسابێ بەتە دووجار ئێمە لەسەر ئەو دووجاریان لەبەرەوەی نەوتی عێراق سێ و هەندێک کۆمپانیاش کە ئیشەکە لای ئێمە کۆمپانیای گاز بە نمونە کێشەی کارەبا و گازی شل بۆ ئێمە هەمانە وەگەر بەردەوامیش بێمەوەکو ترز نایڵێن بەڵام ئەمە حەقیقەت و ئەمری واقعانی کێشەکان قوڵترە بنەوە تۆکە گازی شلت نەبێ و ئەو با بڵین لایەنت بۆ قسەیەکی شەیە کاک دکتۆر کورد لە هەشتاکانەوە تا ئێستا هەر بەم بارودۆخەی ئاڕۆیشتووە دەیان شەڕی بینیوە ئاوارەی ناوخۆی بینیوە نەو یەکێ لە بیرەکە خەڵک هەمووی ئاوارە بوو شەڕی ناوخۆ بە هەمان شێوە 2003 شەڕی داعش ئەمانە تەسەور ناکەم ئێمە وەکو ئیماراتیەک وەکو کوردیانی زۆر کاریگەری هەبێت لەسەرمان بەقەدەر ئەوەی کاریگەری لەسەر کوێتیەک و ئیماراتیەک و بەحرەینیەک و ئوردونیەک وایە خۆی تا ڕادەیەک ڕاستە وایە تۆ لەوەتی هی خۆ خۆتە ژیانیت بەتاکیت بەزەوی بیر 2014 تۆ بێموچەی هەر خۆ خۆتە ژیانیت زۆر ڕاستە بیرمان نەچە شێوازی ژیان گۆڕاوە هەشتاکان ژیان سادە بوو ئێستا ژیان زۆر ئاڵۆزە من نمونەیەکت هەر بۆ بێنەوە گەر ئینتەرنێت سێ چوار ڕۆژ نەبێ تەسەوڕ کە کێشەیەکی گەورە دروستە بێ هەر لەسەر مێزی ناخواردنەکە دوو کلێنسە هەیە دانێکیان تەڕ و دانێکی شێوازی ژیان گۆڕانکاری زۆر بەسەر بەڵام بەرگاگرین بەرگەمان گرتووە تەنها یەک هۆکار هەیە بۆ بەرگەرگرتنی ئێمە ئەوەیە کە هێشتا وەکو کورد ئەو هەستەمان هەیە کە خۆمان پارێزین ڕاستە سلبیات ئەبینین لە با بڵێن بەڕێوەبردننی کەم و کورتەکان ئەبینین کە هەمومان کۆکین لەسەری و ئێمەش نایڵێنەوە راپۆرتەکانی حکوومەتی هەرێم خۆیە لەکەم و کوڕیمانەیە بەڵام کورتبوونمان و خۆشەویستیمان و پاراستنی خۆمان بەتاکید دوای کردەوە هۆکاری هەرە جەوهەری و سەرەکیە کە خۆمان بگرین لە بەرامبەر هەموو ئەو ڕووداوانی دێتە پێشەوە ڕوبەڕووبەمانە بێتەوە جا بۆیە وتم ئێمە لەو لایەنەوە زەرەرەکەین لەلایەنی ئەمنیشەوە تا کۆمەڵێک تۆمەت ئەخرێتە پاڵ ئێمە کە ینی بەڕاستێکەیە توانین بڵێن بێبەرین لی تۆ تاوەرانی کە دووسێ ڕۆژە هێرشەکە نەسەری بە تۆمەتی ئەوەی کە بۆ کاری سوخڕی و تەنەسۆت بەکاریە میانی ئەمە هیچ لایەنێکی یاسایی و فەرمیەم بابەتانی یەک لای نەکردو تەلەفۆن دکتۆر با ئێمە بە هەر ئاوا بە زمانێکی سادە قسەی لەسەر بکەین ئێخۆ هەموو دنیا بۆ جی تەلەفۆنی تایە تاکید من با هەر تۆزێکە ڕوونتر قسە بکەین فڕۆکەسی خوڕەکانی ئیسرائیل و ئەمریکا 24 ساعات بەسەر ئێرانەوە خولێنەوە یعنی من تەسەوڕ ناکەم پێویستیان بەوە ئەوان کێشە نین بەس بۆ جی تەلەفۆنات کێشەیە لە هەرێمی کوردستان حجەکان ئەوەیە من نمونەیەکی ترت بەمێ لەسەرەوە ئێمە دایم وەکو کورد لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی فەردیش
هەر بابەتێک پەیوەندی بە ئیسرائیلەوە هەبێ دوور و نزیک باسی بکە یەکسەر تۆمەتەکەت ئاڕاستاکەن بەڵام ئەوان بیریانە چێتەوە کە یەکەم وڵاتی موسڵمان کە تورکیایە لە 1940 هەر لە دوای 48 و دروستبوونی ئیسرائیل یەکەم وڵاتەکە دانی پیانە و یەکەم وڵاتی موسڵمانیشە کە سەفارەتی ئیسرائیلی تایە هەرچە بۆ هۆتێلەکانی تورکیا هەمووی عەلەمی ئیسرائیل هەڵکردووە لە با بڵێن پایتەختی ئوردن سەفیری ئیسرائیلیمانەوە بەوازەحی لە قاهیرەیەکێکەوە لە وڵاتە زلهێزە موسڵمانەکانی دنیای ئیسلامی سەفیر هەیە و بارەکانی خۆی ئەکات چەندین بارەگای پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتی هەیە لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیل نمونەیەکت بەمێ لەسەرەوە قەتەر کە بارەگایکی لەو شێوازەی هەیە کەواتە وازەحە ینی پەیوەندی هەیە و هیچ کێشە نییە بەس کورد تۆ هەر لەبەر خۆتەوە باسی بکە بزانەت لێشاوێک لە تۆمەت یە بەرەو ڕووتە بێتەوە ئەمە ویزدی واژیەتەیە کە سیستمەکانی دەور و بەرمان باز لە سیستمی سیاسیەکەی یان ساسی کۆمەڵگە لەوە کێشەمان نەبێت تێکەڵاوی کورد ئاوا ئاڕاستە ئەکرێ بەوەی کە تۆ دایمەن تۆمەت باری یعنی پێ و خۆش بێ پێ و ناخۆش بێ بەهێزبی لاوە نیشانەی بەهێزی کورد نییە تاچیت چکە تۆ ئەبێ بیرمان نەچێت باسی ساڵی هەشتاکانە کرێ ما بێ بچینەوە تۆزە مێژووی کۆنتریش بەردەوام کار لەسەرەوە کراوە کە کورد عقلیەتی بگۆڕێ جۆری بیرکردنەوەکەی بگۆڕێ لاواز بگرێت تێک بشکێنرێ بۆی ئەو مافە ئەزەلی کە هاتە لە منتیقەیەکی تر داوای نەکەیت تو حسابی کە دکتۆر نمونەیەکی جوانە هەیە کە هەرێمێکە هەیە لە عێراقێکە هەرێمێکە نمونەی جوانیە نمونەی ئاشتیە ئەم هەموو کنسوڵخانەیە هەیە لە هەولێر ئەم هەموو کۆمپانیا زەخمانە هاتوون لە سلێمانی لە هەولێرن لە دهۆکن لە هەڵەبجەن لە گەرمیانن ڕۆژێک لە ڕۆژان کەس دەستێکی بۆ نەبردوون کەس قسەیەکی ناخۆشی پێنەوتون ئەمان هەمووی حساباتی خۆی هەیە بەتاکی دەسا هەرێمی کوردستان بە گشتی ئەمە باسی بکەین هەڵەبجە ئەڵەی گەرمیانت ئەڵەی سلێمانیت ئەڵەی هەولێر هەمووی سیرەکەی پێگەۆژیانێکی زۆر جوانی تایە و هەرێمی کوردستان یەکێک لە خاصڵەتە هەرە جوانەکانەوەی قەت کێشەی ئاینی نەبووە کێشەی مەسەبیتیان نەبوو نمونەت بەمێ هەر لەسەرەوەی جەنابەت باست کرد ئێمە وەکو کورد شیعە مەزهب و سونە مەزهبمان هەیە یەک هەڵوێستم پیشان بە لە ناو کووردا دژایەتی ئەم دوو مەزهبە نەبووە نایبینی هارمۆنیەتێکی زۆر کاتێکا 2005 و 2006 و 2007 تا 2010 شەڕی تائیفی بوو لە بینی سونە و شیعی عێراقە بەردەوام ئەم جوانیە چاویان پیاوی هەڵنایەت وەکو جسمێکی غەریب کاینێکی غەریتە ئەتبین تۆ سەیری کە لە چوار وڵاتی ئیقلیمیە هەرێمێکی بچکۆلت پێڕەوا نابینن کە خۆت ئیدارێکی هەر یەکەم بە جۆرێک ململانەی ئەکەن لەگەڵی و با بڵێن دژمانەوەستنەوە من هەر لەسەر بودجە نمونەیەکت ئێوە ئەم یاسای بودجەیە کە چەند ساڵێکە بۆتە کێشە خۆ لە دوای هاتنی داعش تا تەواوبوونی داعش لە 2014 تا 2007 و با بڵێن هەشدە نە یاسای بودجە هەبوو لەو پارێزگایانی کە بەدەست داعشەوە بوو نە مەسەلەی ئیستیراد و تەزدیر هەبووی چیشیتیانە بوو ئاوارەکانی جنوبی هەمووی هاتنە هەرێمی کوردستان موچەی خۆشیان وەرەگرن و یەک کەسی لە گوڵ گاڵتری پێنەوتن ئاسڵان لە دوای هاتنی ئاوارەکان لە لای خەڵکی ئێمەی تر ئاشنا بوون کە کارتی زیرەکەی و موچەی پێوەرەگرندە من کۆتا پرسیارە لێ ئەەکەم چکە کاتمان نەماوە سپاس دەکەم میسڵ بەتەمایە بەرەیەکی عەرەبی دروستکات طبعا ئەشێت قەتەر و ئیمارات و کوێت و بەحرینیش داخل بن ئەمە کاریگەریەکانی لەسەر ناوچەکە کەم ترەکاتەوە یان زیاتریەکات میسڵ بە دوو ئاڕاستەیشەکە بەردەوام بە تایبەت با بڵێن لە ویلایەتی عەبدولفەتاح سیسیە ئاڕاستەیەکی هەیە کە پاراستنی بەرژەوەندێ زاتیەکانی خۆیەتی یعنی میسڵ دائیمەن بەو ڕێگەیە ئەڕواکە پەیوەندیەکی دروستی لەگەڵ ئیسرائیلە هەبێ هەندێک جار ململانێ ئەبێ لە بابەتی غەزە و ئاوارە و ئەم بابەتانە بەڵام استراتیژیە سەرەکیەکەی پاراستنی بەرژەوەندێک خۆم یەکەمینم ئاڕاستەی دوو هەمی پاراستنی بەرژەوەندە دوورمەوداکانێتی چکابێ بیرمان نەچێت منسڕیش ئێستا کۆمەڵێک تووشی کۆمەڵێک ئالانگاری بۆتەوە لەلایەنی ئابوووریەوە زۆر کێشەی هەیە لەگەڵ هەندێک وڵاتە لە ئەفریقا ئێستا خەریکە ئەکەونە ئەو بابەتەوە لەگەڵ وڵاتانی لەگەڵ سیوبا لەگەڵ وڵاتانی خلیج لەگەڵ هەندێکیا تەوافقێکی سیاسی هەیە لە هەندێکە تۆزێک جیاوازی ئاڕاستەی بیرکردنەوەی هەیە قەتەر کە با بڵێن ڕێعایەتی ئیخوانەکانەکە لەگەڵ تورکیا بەرەیەکن میسڵ دژە ئەو بەرەیە بە هەوڵەدا جۆرێک بەرەیەک دروست بکا کە چۆنڵێن تای تەرازووی میسڵ بەهێزتر بێ لە ناوچەکەیە لەسەر ئەم تەوەرانە میسڵ هەوڵەدا کار بکە ئەم کارکردنەشی ساو ڕاگەیان نە تەنها بۆ ئەوەیە کە بەرەیەکی وازەح دیاری بکە ینی دیار بێ تەنها لەسەر ئاستی پەیوەندی سیاسی و لە ڕێی وەزارەتی خارجی و سەرۆکەکەیەوە نەبێ بەڵکو هەوڵەدا استراتیجێک جێبەجێ بکە کە بەرەیەکی دیار ڕوون
اتفاقی ڕاستەوخۆ بکە لەگەڵ ئەو لایەنانی کە تەوافقی سیاسیان هەیە لەگەڵی و بیریشمان نەچێ خاڵێکی گرنگترەوەیە کە پێشتر پێش چەند ڕۆژێک نەتەنیاهۆ ئیعلانی با بڵێن پێگەێنانی بەرەیەکی تازەی کرد کە پێ ئەو پیوت بەرەی سێهەم بەرەیەکەیە کە ڕادیکاڵی ئیسلامی شیعە سەرۆکایەتیەکات کە ئێرانە بەرەیەکی شەیە ڕادیکالی سونە سەرۆکایەتیەکات کە ئەردۆغان و تورکیایە ئەو وتێمە بەرەیەک دروستەکەین و کۆمەڵێک وڵات هەیە کە بەعلێنی ڕایان نەگەیان و لەگەڵمانن بەڵام لەگەڵمانن کار بۆوەکەین کە بەرەی سێم دروستکەن کە ئەرکی پاراستنی بەرژەوەندەکانی هەمومان بێت. دکتۆر لاور عوسمان مامۆستای زانستە ڕامیاریەکانی زانکۆی سلێمانی زۆر سپاس دەکەم خۆشحاڵیش بووم کە پێکەوە گفتوگۆمان کرد دەربارەی جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل زۆر سپاس کە میوان مابوویت. سپاس بۆ بەڕێستان سەرکەوتوو سپاس دەکەم. ئەو دیمەنانی لەسەر شاشەی کورسات نیوزەی بینن ئاسمانی تەل ئەبیب و ئاسمانی بەیروتە ئەمەیان تەل ئەبیبە ئەوەشیان بەیروتە بەیروت وەبزانام تا ئێستا ئاساواری دووکەڵ نییە وەکو دوێنێ شەو کە دوێنێ بردومان کرا لەلایەن ئیسرائیلەوە تا ئێستا ئاساییە ئاسمانی بەیروت تەلەبیبیش بە هەمان شێوە ئەگە تەلەبیبم بنەوە سپاسانەکەم هاوڕێیان بە هەمان شێوە تەلەبیبیش ئاسمان ئاسایی و زەنگی ئاگادارکردنەوە لێ نەدرا بەپێی ئەوەی کە هێشتا ئێران هێرشی موشکی دەست پێ نەکردوە توێمان ڕاهاتوین هەموو شەوێک لە دەوری 7.5 بۆ 8 تێرەشی موشکی بالیستی لە ئێرانەوە دەست پێکات ئاراستەی ئیسرائیل ئەکرێت بەشێک لە وڵاتانی کەنداویشی ئەگرتەوە ئەو ئێستانی لەسەر شاشەی کورسان نیوزن ترامپڵی هەر کەسێ بێتە ڕێبەر ئەبێت ڕەزامەندی ئێمە وەربگرێت میدیا ئێرانەڵێت دەنگی تەقینەوە لە تارانە بیسترێت کەواتە پێچەوانە بۆ توانێ ئێستا ئیسرائیل بردومانی تارانەکات ڕاوێژکاری ئەڵمانی هاتوۆتە سەر خەتەڵی ئێران ناوەندی تیرۆرە و ئەبێ ئەو ناوەندە دابەخرێت کەواتە ئێمە ئەشێت ئەڵمانیا بوو بێ بە تەرەفێک بوو بن بە سێلایەن کە هێرش ئەکەنە سەر ئێران سەرۆکی فەڕەنسا شەڵێت پێچێت شەڕی ئێران بۆ چەند هەفتەیەک بەردەوام بێت سەرەتا ترامپ وتی 4 هەفتە دواتر وەزیری جەنگی ئەمریکا وتی ئەشێت تا پاییز بەردەوام بێت یەکێتی ئەوروپا داواکاری هەیە ئەڵێ ئەبێ ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر لوبنان ڕاگرێت ئەمە کە پێش چارەکێک قسەمان لەسەر کرد میدیا ئێرانی شەڵێ دەنگی تەقینەوەیەک لە تاران ئەویسترێت ئەردۆغان پێشوازی لە هەڵوێستی برایانمان لە هەرێمی کوردستانەکەین کە خۆیان لە شەڕ بە دوورگرتووە ڕاوێژکاری ئەڵمانی ئەڵێ ئێران ناوەندی تیرۆرە و ئەبێت ئەو ناوەندە دابخرێت.
لەو کاتێ من لە ڕووماڵا بووم دڵنیا بن کە نوێترین زانیاری هەیە و هاوکارمان ئاراس حەمەجەزا لە ژووری هەواڵی کورسات نیوزە و لەگەڵ ما بێت ئاراس شەو باش. نوێترین زانیاریەکان دەربارەی جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران بەرەی ئەمریکا و ئیسرائیل چییە لە هەرێمی کوردستان چی هەیە لەو کاتێک کە ئێمە ڕووماڵمانە کرد ئەگەر بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوزی ڕوونکەی تۆز باس دەکەون. بەڵێ مامۆستا خاوەن سڵاو لێ بێم کاتە باش ماندوو نەبی سڵاو بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز ئەم کاتتان باش بێگومان لەو کاتەوەی کەیەوە لە ستۆدیۆن لە ساعت حەوت تاوەکو ئێستا کۆمەڵێک گۆڕانکاری و زانیاری نوێ هەن لەبارەی ڕووداوەکان هەم لەسەر ئاستی ئەمنی و هێرشەکان و هەم لەسەر ئاستی سیاسی و دیبلۆماسی و لێدوانەکان لەبارەی جەنگی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران دەستپێکم پێم باشە لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەم. ئێستا کاتژمێر سعات 8 لە سلێمانی کەشێکی ئارام هەیە بەراورد بە شەوی پێشووتر با بڵین ئەو کەشەنە ئارامی کە هەبوو ئەو ڕۆشنە ئارامی کە هەبوو ئێستا سلێمانی ڕۆژێکی ئارامی هەیە هیچ مەترسی وێرشێکی ئەمنی لە ماوەی چەند کاتژمێری ڕابردووە تۆمار نەکراوە بەڵام لە هەولێر هێرشێک هەبووە کەمێک بەر لە ئێستا نزیکەی ساعاتێک بەر لە ئێستا هێرشێکی درۆنی هەرچەندە کە بریتی بوو لە کەوتنە خوارەوەی درۆنێک بۆ سەر ماڵێک لە گەڕێکی ژیان بەڵام خۆشبەختانە درۆنەکە نەتەقیوەتەوە و هیچ زیانێکی لێ نەکەوتوتەوە. ئەوە دوایەوەی کە بەرەبانی ئەم ڕۆژ چەند جارێک هێرشی درۆنی هەبوو بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر بەڵام هێرشەکان سەرجەمیان تێکشکێندان و پوچەڵ کرانەوە هیچ زیانێکیان لێ نەکەوتەوە. وەکو ئەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان مامۆستا خاونەمەی سەرنجی ڕاکێشم بۆ سەر ئەم نەخشەی کە لە بەردەستمانایە وەکوی بینین لە ئێستادا ئاسمانی عێراق ئارامە هێرش و نائارامی پێوە بەدی ناکرێ بەڵام ئەوەی کە هەیە هێرشەکان هەم لە ئیسرائیل و باشووری لوبنان واتە لەوێ بەرەیەکی جەنگ هەیە و هەم لە ئێرانیش بەرەیەکی جەنگ هەیە. ئەمە بەسمەوە بە مەسلەی ئەوەی کە دەوترێ ئایا لە دوای هەڵبژاردننی ڕابەری نوێ ئێران مجتەبا خامنەی جەنگەکە خاو بۆتەوە هێرشەکان کەمیان کردو یاخودنا دواتر ئەمانە باسەکەین بەڵام دەستپێک کەمێ باسیەوە بکەم کە سوپای ئیسرائیل بڵاوی کردەوە کە لەسەر هێرشەکانیان ئەمڕۆژ بەردەوام بوون هێرشیان هەبووە بۆ سەر تاران هەم بۆ سەر ئەسفەهان لە ئەسفەهان فەرماندەیی ئەمنی داخلی ئاسایشی ناوخۆ لەلایەن فڕۆکانی ئیسرائیلەوە کراوەتە ئامانج لە تاران وەکوی ئەبینین چەند هێرشێکە بووە هاوکات سوپای ئیسرائیل ئاماژەی بەوە داوە تقریبا ساعتێک بەر لە ئێستا وتەبێژی سوپای ئیسرائیل ئەڵێ لە هەمەدان شوێنی هەڵدانی موشکیان کردوتە ئامانج بەو جۆرە ڕێگریان لە هەڵدانی موشک کردووە بۆ سەر ئیسرائیل لە ئیسرائیل و لوبنانیش هاوکات هێرش هەبووە باس لەوە کرا کە ئەم ئێوارە موشکێکی کە لە لوبنانەوە هەڵدراوە حزبوڵا هەڵیاوە لە بەیت شمێش کەوت بێتە خوارەوە لە بەرامبەر ئیسرائیل بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر باشووری لوبنان و بۆ سەر زاحی جنوبی لە شاری بەیروت و تازەترین خەبەریشەوە بوو کە ئاژانسی فرانس پرێس باسی لەوە کرد کە بەر ئیسرائیل ئەڵێ بەرپرسێکی باڵای حزبوڵایان لەوێ کردوتە ئامانج تقریبا ئەمە هێرشەکانن هەرچەندە وا تێبینی ئەکرێ یا وا دەرەکەوێت کە هێرشەکان کەم بوونەتەوە بەڵام لە هاوکێشەیەکی پێچەوانەیە پریشک و کاریگەری شەڕەکە ئەمڕۆ تا ڕادەیەک ئەتوانین بڵین بەرفراوان بوون و پەرسەندنی بەخۆوە بینی بە تایبەتی لەسەر مەسلەی بازار و کاریگەری لەسەر نرخی نەوت کە بینیمان ئەمڕۆ نەوت بە شێوەیەکی بەرچاو نرخەکەی زیادی کردو نزیک بۆ لە $120 لە کاتێکە ڕۆژی هەینی کە بازار و بۆرسەکان داخرابوون لە $92 داخرابوو بەڵام ئەمڕۆ ئەو نرخە بەرزەی تۆمار کرد هەرچەندە لە ئێستادا گەڕانەوەی کە نرخەکەی گەڕاوەتەوە بۆ دەوری $100 تا $98 و دواتر گەڕایەوە $100 مەسارەکەی ڕۆ سەرەوەی نرخی نەوت بەرزە بێتەوە ئەوەش بەهۆی کاریگەری شەڕەکە لەسەر ڕێڕەوی بازرگانی نەوت بە تایبەتی لە گەروی هورمزە خاوەن سەرنجی بۆ شتێکی تر ڕابکێشم ئەوەی کە باسەکرا لە دوای هەڵبژەوە 24 کاتژمێر بەسەر هەڵبژاردننی مجتەبا خامنەیی تێپەڕێ جیهان چاوەڕێ بزانرێ ئەم ڕابەرە نوێ ئەم پیاوە چی پێ چ پامێکە گەێنە تا ئەسەی چی نەوتووە بەڵام کاریگەریەکان لێرە و لەوێ بەردەوامن بە دوو ئاراستەی جیاواز ئاراستەیەک چاوەڕوانیان لێ هەیە کە ئەرێنی بێتە پێشەوە بە پێچوانەوە ئاراستەیەک چاوەڕێی خێری لێ ناکەن پێیان وایە پیاوە درێژکراوەی ڕژێم و دەسەڵاتی ئێستای ئێرانە و زەحمەتە بێتە پێشەوە و ئێران بەو جۆرە تەسلیمکە کە ئیسرائیل و ئەمریکا داوای لێەکەن دواییان قسەکردن لەسەر ئێران کەمێک پێش ئێستا فریدریک مێرتز ڕاوشکاری ئەڵمانیا قسەی لەسەر ئێران کرد کە ئێرانی بە ناوەندێکی نێودەوڵەتی تیرۆر ناوزەند کرد و ناوی هێنا
وتی پێویستە ئەمە بوەستێنرێ ڕابگیرێ باسی لەوە کرد تاوەکو ئەو دەسەڵاتی لە ئێران کە دەسەڵاتی بەدەستەوە و بە دەسەڵاتی فەقیه ناوی برد ئەمە دەبێت کۆتایی پێبێنرێت تاوەکو ئەمانە هەبن ئێران ناتوانێت دانوستان و سازش و ڕێکەوتن بکە بەر لەوە ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا خاوەن سەرنج بۆ شتێکی تر ڕائکێشم جگە لە گەرمبوونی بەرەی جەنگ لە نێوان ئیسرائیل و لوبنان و حزبوڵا لە باشووری لوبنان ئەمڕۆ لە قوبروس گەرمیەکمان بینی لە پێشاتەکانە ئەویش دوایەوەی ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا گەیشتە قوبروس لەوێ لەگەڵ سەرۆک وەزیران و سەرۆکی هاوتا قوبروسەکەی سەرۆکی وڵاتە کۆبەوە لێدوانی هەبوو قسەی هەبوو لە قسەکانە باسیەوەی کردکەوان هێزیان ڕەوانەی ڕۆژەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی ڕۆژەڵاتی دەریای ناوەڕاست کردووە کەشتی گەلی کەشتی فڕۆکە هەڵگری شارل دیگۆل و کۆمەڵە کەشتی و هێزی دیکان هێناوەتە ناوچەکە و باسیەوە کرد کە گەشتونەتە نزیکی قوبروس ئەو کەشتێ لەوێ جێگیرەکەن بۆ مەبەستی پاراستن و بەرگریکردن لە قوبروس بەو پێیکە وەکو ماکرۆن خۆشی وت قوبروس ئەندامی یەکێتی ئەوروپا بۆیە ماکرۆن وتی پاراستنی هەر ئەندامێکمان ئەرکی یەکێتەکەمانە بۆیە بە تەواوەتی پارێزگاری لە قوبروسەکەن و دڵنیاییدا بە قوبروس و بە هەموو ئەندامان یەکێتەکان کەوتی ئێمە بە تەواوی ئامادەین بۆ بەرگریکردن لە هەموو ئەندامانی یەکێتەکەمان و باسی لەوە کرد کە هێزە نێرن بۆ دەریای سوور بۆ بەشداریکردن لە پاراستنی ڕێڕەوی بازرگانی گواستنەوەی نەوت هەر لە کەنداوە بۆ گەروی هرمز و لێشە بۆ دەریای عەرەب و پاشان هەڵگەڕانەوە بۆ دەریای سوور و بەرەو دەریای ناوەڕاست بۆی ئەم ڕێگە بازرگانیە سەلامەت بێ چونکە وەکو باسم کردی ئەگەر لە ماوەی ئەم چەند سەعاتی ڕابردووە خاوبوونەوەیەک یا کەمبوونەوەیەک لە هێرشەکانمان بینی بێ کاریگەریەکانی لەسەر بازاڕی نەوت و وزە بەتایبەتی بەردەوام بوو و لێرە قوربانی یەکەم هەرچەنە واوێنە ئەکرا کە چین بێ چونکە خۆتان نزان سین ڕۆژانە پێویستی بە 10 ملیۆن بەرمیل نەوتەیە نزیکەی 7 بۆ 8 ملیۆن بەرمیلی لە کەنداوە بەتایبەتی لە ئێرانەوە ئەباتە دەرەوە و ئەیبا بۆ وڵاتەکەی خۆی بەڵام چین ئەم کاریگەری لێ دەرنەکەوتەوە بە قەدەرەوەی وڵاتانی ئەوروپا کەوتونەتە ژێر کاریگەری و لەوێ نرخی سوتەمەنی و بەتایبەتی غاز بەرز بۆتەوە بۆیە ئەبینین ماکرۆن گەیشتە قوبروس و لەوێ قسانەی کردوە تاکیدی لەسەرەوە کرد داوای لە سەرۆکی ئێران کرد لە مەسە پزیشکان کرد کە گەروی هورمز بکەنەوە لەپاڵ ئەوەیە ڕووداوێکی ترە بوو پێشاتێکی ترە بوو کە تورکیا کۆمەڵێک فڕۆکەی F-16 ناردە باکووری قوبروس بەشە تورکیەکەی با بڵین لەوێ فڕۆکەکانیان هێنایە خوارەوە دایانە جێگیریان کردن و شتێکی تری شەبوو لەوێ ئەمڕۆ موشکێکی بالستی ئاڕاستی تورکیا کرایە لەسەر ئاسمانی تورکیا تێکشکێندا تورکیا باسی لەوە کرد کە بەرگری ئاسمانی ناوچەکانی کەوتنە غازی ئەنتابی زەبت دواتریش وتەبێژی ناتۆ خۆی تاکیدی لەوە کردەوە کە سیستەمە بەرگریەکانی ئەوان و ئەلێرە لەم سنوورەی ئەکرێتە باشووری خۆرەڵاتی تورکیا با بڵین غازی ئەنتاب لەوێ هەرچەنە خاوەن ئەمەش سەرنجی بۆ شتێک ڕاگرن ئێران چەند جارێک تاکیدی لەوە کردوێتەوە کە ئەوان موشکیان ئاڕاستی سێ شوێن نەکردووە کە بریتین لە قوبروس تورکیا لەگەڵ ئازەربیجان بۆیە ئەمەش بۆ خۆی گومانە لەگرێ قسە لەگرێ پسارڵەیە کە ئایا هەوڵەکەی بۆ تێوەگلانی وڵاتان و گەورەکردنی شەڕەکە لەسەر ئێران یاخودنا ئێران ڕەتی کردەوە ئەوە دووەم جار بوو موشەکەڵ درا بۆ سەر تورکیا و تێکشکێندا لە پاڵ ئەوەیە پەرەسەندنی ئەمنی هەبوو باڵۆسخانەی ئەمریکا لە ئەنقەرە داوای لە دیبلۆماتکار و کارمەندەکانی کرد ئەوانەی بەتایبەتی کە ناپێویستن منتیقەکانی باشووری تورکیا بەجێ بێڵن و دواتریش گەشتی فڕۆکە لەو ناوچەیە کەم بوویەوە ڕاوێشکاری فڕۆکەوانی ئامژگاری فڕۆکەوانی هەبوو و ئاستی مەترسی فڕۆکەوانی لە ناوچەکانی باشووری تورکیا بەرزکرا بۆ ئاستی چوارەم و دواتریش ئەردۆغان قسەی کرد ئەردۆغانش باسی لەوە کرد کە وڵاتەکانە پارێزن و لەبارەی هەرێمی کوردستانیش قسەی کرد باسیەوەی کرد کە بەرپرسانی هەرێمی کوردستان بڕیارێکی ژیرانیان داوە یاخود بڕیارێکی باشیان داوە کە خۆیان تێوە نەگلاندووە لە جەنگی ئێران و بەشداریان نەکردووە دەمەوێت باسی ئەوەش بکەم چاوەڕوانەکان لەبارەی موجتەباوە ئەوەی کە دەوترێت یا تێبینی ئەکرێ وەکو چۆن بڵێ گیان لە چاوەڕوانیە وەکو پێشترش باسم کرد بزانم پیاوە یەکەم پامی چۆنە بێ و ئاڕاستەی دەسەڵات لە ئێران بەرەو کوێ ئەبا ڕەنگە هەر ئەوەش کاریگەری لە چەند سعاتی داتوە کاریگەری دەرکەوێت لەسەر ئاڕاستی جەنگەکە هەرچەندە ئیسرائیل تاکی دەکاتەوە لەسەرەوەی کە هەڵبژاردننی موجتەبا کاریگەری لەسەر ئاڕاستی جەنگەکە نابێ و بەردەوامە بن لە جەنگەکە دوو بەرپرسی ئیسرائیلێکیان نوێنەری ئیسرائیل بوو لە نەتەوەی گرتوەکانی میوارە قسەی کرد و یەکێکشان وەزیری وزە بوو کە وتیان هەڵبژاردننی موجتەبا هیچ گۆڕانکاریەک لە ڕژێمی ئێران لە دەسەڵاتی ئێرانە دروست ناکە بۆیە بەردەوامە بن لە هێرشەکانان لەبارەی هێرشەکانەوە ماکرۆنیش قسەیەکی تری کرد وتی ئەم هێرشانە بۆ ماوەی چەند هەفتەیەک بەردەوامە بێ کەواتە بە پێم قسانە بێ و پوتنیش قسەیەکی کرد خاوەن ئەم ێوارە ئەویش لەبارەی نەوتەوە قسەی کرد
وتی پێشببینیەکەن چاوەڕێەکەن گەروی هرمز و بازاری نەوت بە تایبەتی لەم ناوچەیە لە سەرەتای مانگی چوار بە تەواوەتی دابخرێ و بکەوێ کە ئەوەش بێگومان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سوتەمەنی لە ئەوروپا بێ. ترەمپیش لەبارەی مشتەباوە قسەی کرد بۆ نیویۆرک پۆست قسەی کردووە ئاڵێ من باڵبژاردننی مشتەبا ئاسوودە نیم تووڕەمیانی بەدڵم نییە چونکە ترەمپ خۆتە زانی چەند جارێک تاکیدی لەوە کردوەوە کە بێ ڕابەرێک هەڵبژێرن بەدڵی ئەو بێ و یا ئەمان ئۆکەی لەسەر بکەن. وە قسەیە تریشی کرد ترەمپ هەر بۆ نیویۆرک پۆست قسەی کردووە ئەڵێ هێشتا بڕیاری ئەومان نەداوە لە ماوەی 4 ساعتی ڕابردووە قسە هەبوو لەسەرەوەی کە ئێران ئەمریکا ژمارەیەکی ئەگەر سنوورداریش بە هێزی تایبەت و دلتا فۆرسۆمانە بنێرن بۆ ئێران دوو ئۆپەراسیۆن دوو مەهامە ئەنجام بدەنێکیان دەستگرتن بەسەر دامەزراوە ئەتۆمیەکان بە تایبەتەوەی کە دەوترێ یۆرانیۆمی پیتەنراوی تیابێ بۆی بیپارێزن و بیگوازنەوە یاخود لەوێ پوچەڵیکەنەوە و ئاسی پیتانەکەی نزمکەنەوە بۆی مەترسی نەبێت هێرش لە کاتی هێرشەکانە ئەوە تریشانە باسی دوورگەی خار کرا لە کەندا و لێرە کە هێزێک دابەزێت و دەستگرن بەسەر تێرمیناڵی سەرەکی هەناردەکردنی نەوتیێران بەڵام ترەمپ ئەڵێ هێشتا ئەو بڕیارمان نەداوە ئەڵێ هێشتا بڕیارمان نەداوە کە هێز ڕەوانەی ئێران بکەین بە پێم قسانە بێ ئەگەینەوە نەتیجەی کە ئەم شەڕە بەردەوامە بێ چونکە تا ئێستا لە ماوەی 24 ساعتە هیچ پامێکی ئەرێنیمان لە ئێران نەبینیەوە بواتنە پێشەوە بۆ دانوستان و ئیسرائیل دوو جار لە زاری بەرپرسەکان و تاکید لەزوو کە شەڕ بەردەوامە بێ و ماکرۆن و پوتینیش باسان لەوە کە جەنگەکە درێژە ئەکێشێ کەواتە جەنگەکە ئەخایانێ وە لە سەرەتا شەو بینیمان کۆمەڵە گۆڕانکاری هەم لە پلانەکان هەبوو لە دەستپێکە ترەمپ و ناتەنیاهو باسان لەوە کرد کە چاوەڕن لە 4 ساعتێکەمە خەڵک بێتە سەر جادە و کۆتایی بە دەسەڵات بێنن دواتر پلانەکە گۆڕا بۆ هێرشی ناوچەی بۆ سەر ناوچەکانی ڕۆژهەڵات بۆی جۆرێک لە ڕاپەڕین ئەوانە دروست بێ بەڵام دوای ئەمە هێرشەکە چۆتە قۆناغی سێمەوە کە لێدانە لە دامەزراوە استراتیژی و وزە و سوتەمەنەکان بۆ ئیفلیچکردنی ڕژێمێرە. ئاراس حەمەجەزا هاوکارمان لە ژووری هەواڵی کورسات نیوز سپاس بۆ ئەو وردەکاریەی بۆ ئێمە و بینەران و بیسەرانی کورسات نیوز ڕوون کردەوە لە پارکی ئازادی شاری سلێمانی فستیڤاڵی ڕەمەزان بەڕێوەچێت. ئەمیر محەممەدی پەیامبەرمان لەوەیە. ئەمیر سپاس تاکەم ئەزانم ڕق بوویتەوە لێ وەستا بووی چاوەڕێتە کرد بەڵام زانیاریەکان گرنگ بوون زانیاریەکانی تۆش گرنگن کە بیگوازیتەوە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز دەربارەی ئەم فستیڤاڵە چییە و چیتیایە. خاوەسڵاو لێبێت و شەو باش فستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەڕێوە چێت ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە بوو هەڵبەت کەشوهەوایەکی ساردی هەیە و ئەمانەش باش بوو تاخیر بوو بەخێر بێن یاخوا چۆنی قوربان بەخێر بێن بەخێر بێن ئێوە چۆنن دەنگ و باسان ئەوەش باسان ئەمە شێخی عەرەبوشتە باش نشکور چۆنی عەفوو داهیرە برنەکەم خاوەن فستیڤاڵەکە ئەم شەو دەستی پێ کردووە تاوەکو کۆتا ڕۆژی جەژن بەردەوامیە بێت وڵاتیان دەتوانن لە سعات 5 ئێوارەوە تاوەکو 11 شەو بێنە نێوم فستیڤاڵەکە لە شاری یاری سلێمانی هەوە خەڵک لی تێ نەچێ بچێ بۆ پارکی ئازادی ئەمە شاری یاریە لە شاری یاریە و لای فوارەکەی هەڵوە دەم شوێنی کە دیاری کراوە بە ناوی خۆیەوە دیاری کراوە یادی سلێمانی جاران لێرە لە کاتی بەربانگدا تۆ بە چەقێنرێت و چەندین چالاکی جیاواز بە ڕەمەزان ئەنجامەدرێت چالاکیەکان هەمووی چالاکی جوانن لێرە بە بەردەوامی ئەم شتە ئەنتیکەوشانە لە هینەکە سوڕێتەوە لە پشتی لە ناو خەڵکەکە سوڕێنەوە و زایدەن چەندین کۆمپانیا و چەندین براندی جیاواز ئەمڕۆ بەشداریان کردەوە بە درێژایی فستیڤاڵەکە بەردەوامیان پێدەن و با بڵێن ئەوەی کە حەزی بە شتکڕین بێ شتی باشی لێ بۆ شتکڕین بابەتی کاری دەستیۆمانە ئەوەشی نەوسن بێ وەکو من و وازان خاوەن تۆژەر نەوسنی نازە حەزە خواردنی خۆشێ ێرەش خواردنی خۆشی زۆر زۆرێ هەم لە خواردنە خێرایەکان هەم لە خواردنە خێراکان هەم لە بابەتی خواردنە کوردەوارەکان و برنج و شلە و ئیتر کەشوهەواکەی زۆر زۆر سارد دەکەیت ئێرەوە بێ شت بکڕیت و خواردم خۆیت و خواردنەوەی گەرم خۆیت و بۆی گەرمە بێتەوە و وەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی و بە درێژای مانگی ڕەمەزان و ڕۆژانی جەژنی تاکۆ تا ڕۆژی جەژن بەردەوامیە بێت و وەرن ینی شوێنێکی خۆشە و ئەبینین بە بەردەوامی خەڵک یان هاتو شوی تیاکەن و شتەکانی فستیڤاڵە تاقیەکەنەوە وەگوتم یعنی لێرە لە هیچ شتێپاکتان ناکەوێت هەموو شتێکی لێ خواردنی خۆشی لێ بابەتی جوانی لێ و فستیڤاڵی تایبەتی تایە چالاکی تایبەتی تایە شەوان بۆیە ئیترەوەی کە نەیە ئەزم خۆی سەرەرەکە خاوەن. بەڵێ ئەمیر محەممەد پەیامبەری کورسات نیوز ڕاستەوخۆ لە پارکی ئازادی شاری سلێمانی و لەگەڵمان بوویت سپاس بۆ تۆ ئەشمەلای زریان ڕەحمانی هاوکارم لە دیسکی ئابووری زریان ئەم کاتەوە باش لێکەوتەکانی
دەیەمین ڕۆژی جەنگی نێوان ئێران ئیسرائیل و ئەمریکا چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئابووری جیهان بەگشتی ناوچەکە و هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی. خاوەن ئەگەر سەرنجت دابێ کاک ئاراسی خۆمان لە ژووری هەواڵ کە باسی نوێترین هەواڵەکانی کرد بەشێکی ئابووری بوو، ینی لەم جەنگیان ناتوانانی لێکەوتەی ئابووری و سیاسی سەربازی زۆر سنوورەکانیان لە یەکجیا بکەیتەوە. چەند جەنگێکی سەربازی و سیاسیە ئەوەندەش جەنگێکی ئابووریە. باسی لێکەوتەکانت کرد با سەرەتا بە نەوت دیسان وەکو هەموو ڕۆژێ دەست پێ بکەین. خاوەن ئەمڕۆکە لە سەرەتای کردنەوەی بازار نەوتی برنت گەیشتە $170 و بەراورد بە ڕۆژی پێشووتر کە ینی بەراورد با کاتی داخستن نەک ڕۆژی پێشووتر 127 بەرز بووە. نەوتی تەکساسی شەروە بەرزبوونەوەی تۆمار کرد و گەیشتە بازاری نەوتکاڵی پێش داخست ڕۆژی بڵین ڕۆژانی شەمە و یەکشەمە بازار داخراوە هەتاوەکو کۆتایی ڕۆژی جمعە نرخەکان دیاری ئەکرێت. واتە ئەمڕۆ کە بازار کراوە بەراورد بە کۆتایی ڕۆژی هەینی 127 بەرز بوو برنت و تەکساسیش 128 بەرزبوونەوەی تۆمار کرد گەیشتە $116. بەڵام خاوەن ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیەکە دوای ئەوە دابەزینی تۆمار کرد ئەمەوێ نوێترین نرخی ئێستاشت پێ بڵێم ئەوەی کە هەیە لە دوای ئەو بەرزبوونەوەی ئێستا لە ئێستاە یەک بەرمیل نەوتی خاوی برنت بە $99.93 دابەزی دوای ئەوە و نەوتی تەکساسیش بە $95. ئەوەی کە هەیە ئێستا بۆچی لەسەر ئەو چارتە هەندێک ڕوونکردنەوەت بۆ نەیە باسی بەرزبوونەوەی نرخەکانە بۆی کە بینەرانیشمان بەباشی ببینن. سیر کە خاوەن ئەم چارتە بارودۆخی نەوتمان پێڵێ لە ساڵی 2025 و 2026 ئەگەر سەرنجی چارتەکە بین ئەبینین کە لە ماوەی ساڵی 2025 لە زۆربەی کاتەکانە نەوت لە نێوان 60 بۆ $75 هەندێک جار بۆ $6 دابەزی وە لە بەرەوەی کە ینی زیادەی ئەم لایە کە نووسراوە بەڵێ وەکو تەختیتی دڵوایە وەکو تەختیتی دڵوایە بەرزی و نزمیەکەی زۆر بەرچاو گەورە نەبووە هەندێک جار تا $6 دابەزیوە هۆکارەکە شێوەیەکە زیادەی خستنە ڕوو هەبووە بەراورد بەخواست. بەڵام ئەگەر سەرنج بدەین خۆی خاڵێکی دیاری کردووە 28 مانگی 2 کە دەستپێکی جەنگی ئێران و ئەمریکا و ئیسرائیل بەڵێ ئالم شوێنەیە کە لازانستی ئابووریا پێڵێن وار ریسک پریمیەم واتە بازار پێشبینی ئەکات کە ڕەنگە مەترسی هەبێت لەسەر خستنە ڕووی نەوت لە بازارەکانی جیهانە. بەڵام دواتر دابەزی هۆکاریان بەرزبوونەوەیە ئەتوانین بەشێکی بگەڕینەوە بۆ هەڵبژاردننی ڕێبەری نوێ لە ئێران بەشێکی بەڵێ و پێشبینیەکانی بازار بۆ زیاتر درێژە کێشانی جەنگەکە. ئێستا نەوت دابەزی و هەندێک لە نێوان $99 بۆ $100 جوڵە ئەکات. بەڵام بابەتەکە ئەوەیە کە لە نوێترین لێدوانە پوتن ئەڵێ پێ ئەچێ لە مانگی 4 گەڕی هورمز بە تەواوەتی دابخرێت. ئێستا گەڕی هورمز بە تەواوەتی دانەخراوە. ترامپ $30 ملیارد تەرخان کردووە بۆ ئاساییکردنەوەی گەڕووی هورمز. ئەمە یعنی چی و چ کاریگەریەکێ بێت؟ بڕاستە. خاون بەشێک لەم ئاڵوگۆڕەکە بەسەر بازاڕی نەوتادێ مەترسی کۆمپانیاکانە بۆ ئەوەی کە ڕێگە نادەن کە شتێکانیان لە گەڕی هورمزۆ بڕوا لە بەرەوەی کە یا ئەوە تا ئەو کۆمپانیانە بە تەواوەتی بیمەکانیان هەڵەگرن لەسەر کەشتیەکان یاوە تا تێچی بیمە بەرز ئەکەنەوە. ئەم $20 ملیارد کە ترامپ تەرخانی کردووە بۆ پاڵپشتی بیمەی کەشتیەکان ڕەنگە تۆزێک دڵنیایی بگێڕێتەوە بۆ کۆمپانیاکانی بیمە و هەتاوەکو ئاستێک لەمەیان تێناگەمە بێتە ڕۆنیکەیتەوە سیر کە خاوەن کۆمپانیاکانی بیمە ئەوانە کە کەشتیەکان بیمە ئەکەن خۆشیان بیمەیان هەیەوە تا خۆشیان دڵنیایی ئەکرێن بۆەوەی کە بتوانن دیسانەوە کەشتیەکان بیمە بکەن. ئەگەر پاڵپشتێکی بەهێزیان نەبێ ئەترسن لەوەی کە کەشتیەکان بنێر نەگەڕی هورمز لە بەرەوەی کە هەر ڕووداوێک بۆ ئەو کەشتیانە ڕووبا لەوانە هجووم ینی هێرشکردن لەلایەن ئێرانەوە بۆ نمونە ئەمان تێچوێکی زۆر ئەکەوێتە سەر کۆمپانیاکانی بیمە. بەڵام ئەگەر کۆمپانیاکانی بیمە خۆیان بزانن بەم قەبارە گەورەیە لەلایەن ترامپ و پاڵپشتی ئەکرێن ئەو کات ئەتوانن هەندێک بە دڵنیایی زیاتر ڕێگە بن کە کەشتیەکان بە گەڕی هورمزا بڕۆن. ملیارە کاریگەریە بێت؟ بەڵێ کاریگەری ئەبێت لە ئاستێکە زۆریشنا بۆ چەندێک ناتوانین بە دیاریکراوی بڵێن چەندێک بەڵام ڕەنگە هەندێک لە کۆمپانیاکان ئەو مەترسیە ئەو ڕیسکە قبول بکەن و ڕێگە بن کە
تاکوتەرا کەشتیەکان بەگەروەکە بڕۆن. خاوەن بابەتی زۆر گرنگ کە دەربارەی نەوت ئەوەیە کە عێراق و کوێیت بەرهەمهێنانیان کەم کردوێتەوە. پێشبینی ئەکرێت چاودێران پێشبینی ئەکەن کە ئیمارات و سعودیاش بەرهەمهێنان کەم بکەن و لە بەروی کە کۆبگاکانی عێراق زیاترە. شتەکە لە عێراق گەورەترا بەڵێ لە بەرەوەی کە ئەو شوێنانە کە نەوتی لێ کۆگاکە بچووکتر و کەمترە بە چاوەڵاتانی ترەوە ئەمە ئەتوانین خاوەن بگێڕین بۆ خراپی بەڕێوەبردن و گەندەڵی لە عێراق لە بەرەوەی کە تۆ ئابوووریەکەت فرەچەشن نییە تاکڕەهەندە ڕێگاکانی هەناردەشت فرەچەشن نییە لانی کەم ئەگەر کۆگاکە دوانە بێت کە بتوانانی بەرگی ڕۆژانێکی زۆر بگری لەم ڕۆ سعودیا لە هەموو وڵاتانی کەندا و بارودۆخی باشترە. بابەتێکی ترکە هەیە هەندێک وڵات ڕێکاریان گرتووەتە بەر بۆ ئەم بارودۆخە نەوت لە گەروەکەوە ناڕوا وڵاتان ڕوبەڕووی قەیران بوونەوە هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان ئەوروپا هەم ئوروپا و هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستش جاگەرمێ بە وردی بۆت باسکەم وڵاتانی جی7 بڕیاریان داوەکە بەشێک لە ئەو یەدەگە استراتیژیە کە هەیەە وردە وردە بەکاری بهێنن جارێکە واز لەوە بهێنن کە نەوت هاوردە بکەن بۆی کە هەم نرخ بەرز نەبێتەوە هەم لە ڕووی سوتەمەنیەوە کورت نەهێنن هەروەها وەزیری دارایی ئەندەنووسیا ئەڵێت کە ئێمە فشار ناخینە سەر هاوڵاتیانمان ئەڵێ بەشێک لە بودجەوە پاڵپشتیەکان بەرز ئەەکەینەوە بۆی کە هاوڵاتیان بتوان بۆ نرخی پێشووتر دەستیان بە سوتەمەنی ڕابگاتوە باس لەوە ئەکرێت کە 22 میلیار و 500 میلیۆن دلار بۆ ئەم بابەتە لەوێ تەرخان کراوە. بابەتێکی ترکە هەیە کۆریای باشوورە خاوەن هەر ئەویش بۆ ئەمە بەستە ڕێکاری گرتووەتە بەر لە بەرەوەی کە سەدا هەفتەی نەوتەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دێ کۆریای باشووریش بۆ یەکەم جار لە ماوەی 30 ساڵە سەقفێک بۆ نرخی سوتەمەنی دیاریەکات چۆن سەقفێک دیاریەکە بۆ نمونە فرۆشیاران ئەتوانن لیترێک بنزین بە $1.5 بفرۆشن تەنانەت لە ناوخۆی وڵاتەکەی تەنانەت ئەگەر هاوردەکەی کەم ببێتەوە ئەگەر نرخی نەوت لەوەش زیاتر بەرز بێتەوە فرۆشیاران بۆیان نیە نرخ لەسەر هاوڵاتیان بازارەکانی خۆیان بێگومان بۆی کە زەختەکە نەچێتە سەرشانی هاوڵاتیان بە پێچوانێ و شتێکی ئێمە لە وڵاتەکانی خۆمان بە زۆری ئەیبینین. هەروەها ژاپۆنیش ئەڵێ دەستە بین بۆ ئەو یەدەگە کە هەمانە بۆ نوتەکە کۆگامان کردو هەرچەند لایەنێک ئەڵێ وا ئەکەین و لایەنێکی تر لەبەر ڕەدیەکاتەوە بەڵام دیارە باس و خواستی لەسەرەکە وا بکەن وڵاتانی تریش لەوانە بەنگلادیش و هەروەها وڵاتانی تر کە دیسان ڕوبەڕووی ئەم ئاستەنگە بوونەوە ڕێکاری هاوچێوە ئەگرنە بەریان یەدەک نوتی کۆگاکرااو بەکارهێنن یان ئەوەتا پاڵپشتی هاوڵاتیانەکەن بۆی نرخیان لەسەر بەرز نەبێتەوە و بابەتێکی تریش کە هەیە بەڕێوەبەری سندوقی نەختی نێودەوڵەتی هۆشداری داوە لە دروستبوونی هەڵاوسان ئەڵێت هەرچی نرخی نەوت زیاتر بەرز ببێتەوە بێگومان هەڵاوسانیش لە وڵاتانی جیهان و بە تایبەتی ئەم وڵاتانی ناوچەکە زیاتر بەرز ئەبێتەوە لەم بارەیەوە ئەڵێ نیگەرانین لە بەرەوەی کاڵێ ئەگەر لە سەیادا نرخی نەوت بەرز ببێتەوە ئەم سەیادێ لە زۆربەی کاتەکەی ساڵا بمێنێتەوە نزیکەی 4 خاڵ هەڵاوسانی بنچینەی بەرز ئەکاتەوە. زریان ڕەحمان لە دیسکی ئابووری کورسات نیوز سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەی ئەو زانیاری کە گرنگ بوو بینەران و بیسەرانی کورسات نیوز بیزانن. زۆر سپاس دەست خۆش بێت. ژنانی هەڵبژاردەی تۆپی پێی ئێران چون بۆ ئوسترالیا لەوێ بەشداری یاری بکەن. پێشەوە یاریەکەیان دەست پێ بکات تەبان سرودی نیشتیمانی وڵاتەکان ئەوترێتەوانێ ئەم ژنانە ئەم فەریقە کە بەشداریان کردووە مارشی فەرمی ئێرانیان نەوتوێتەوە. یاریەکە لە جامی ئاسیا بۆ تەوان ترەمپ هاتوۆتە سەرخەت ئەڵێ ئەگەر بێت و ئوسترالیا مافی پەنابەرێتی نەیە بە ژنانی هەڵبژاردی تۆپی پێی ئێران ئەوە من مافی پەنابەرێتیان ئێمێ ئەو دیمەنانی ئەبینن ئەوانی کە جلیسپیان لە بەرایە و لە چکی ڕەشیان بەسەرەوەیە ژنانی هەڵبژاردی تۆپی پێی ئێرانن لە ئوسترالیای لە جامی ئاسیا بەشداریان کردووە پێش یاریەکە مارشی وڵاتی ئێران لێدراوە ئەوان بەشداریان نەکرد ئەینیان وتوێتەوە بە کوردیەکەی بۆیە ترەمپ هاتوۆتە سەرخەت ئەڵێ ئوسترالیا ئەگەر ئێوە مافی پەنابەرێتیان نایەنێ چونکە کە بگەڕێن تووشی کێشا بن ئەوە من ئامادەم مافی پەنابەرێتی بم بە هەمویان.
ئەوەی کە بینیتان ژنانی هەڵبژاردی تۆپی پێی ئێران بوو چوون بۆ ئوسترالیا بەشداری یاری تۆپی پێ بکەن پێش یاریەکە مارشی نیشتیمانی ئەو وڵاتە لێدرا بوو بەشداریان نەکردبوو ترەمپ هاتۆتە سەر خەت بیرتانەهێنمەوە ئەڵێت بە ئوسترالیا ئاڵێت هەڵێگەڵ ئێوە مافی پەنابەریە نایێنێ من مافی پەنابەریەتیان ئێمێ ئێستا لە بەغدا هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و بنکەی ڤیکتۆریای هاوپەیمانان لە بەغدا پاشکەمێکی تر پەیامێرمان لەگەڵ ئامانابێت و ئەوەی وردەکاری زیاترمان باتێ لە پاندرۆنێکی ژناحی گەیارە لە پارێزگای نینەوە تەقیوەتەوە یان تەقێنراوەتەوە ئێستا وردەکاری زیاترتان لە کاتی گەشتن پێمان بۆتان ڕوونەکەمەوە. باباسی لای خۆمان بکەم وەزارەتی دارایی هەرێمەڵێت سبەی نیە موچەی خانەنشینان زیندانیانی سیاسی بەرکەوتوانی کیمیاباران کە سوکاری شەهیدان وەزارەتەکانی تەندروستی و پەروەردە و خوێندنی باڵا دابەشەکرێت. دابشکردنی موچە سێ ڕۆژە خایەنێت. ڕۆژی چوارشەممە موچەی 28 دەستە و وەزارەت دابەشەکرێت. ڕۆژی پێنجشەممەش بە دابشکردنی موچەی دیوان و لیواکانی پێشمەرگە و یەکەکانی هەفتا و هەشتا و بەڕێوەبەرایەتی پۆلیسی دام و دەستگانەوتیەکان و ئەنجومەنی یاساییش و دەستگای یاساییش کۆتایی بە دابشکردنی موچەیەت. وەزارەتی دارایی هەرێم وڵاوێکی کردوێتەوە ئەڵێت ڕۆژی پێنجشەممە موچەی مامۆسایانی گرێبەست لە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دابەشەکرێت. ئەوەش دوایەوە هات کە پێشنیوەڕۆی ئەمڕۆ وەزارەتی دارایی ڕایگەیاند دوایین گوژمەی موچەی مانگی شوبات خراوەتە سەر هەژماری بانکی دارایی هەرێم و بۆ ئەم مانگەش عێراق بڕی زیالە 16 میلیارد دیناری شایستەی موچەی مانگەکانی ڕابردووی خانەنشینانی نەناردووە هەروەها بڕی زیاتر لە 36 میلیارد دیناری نەناردووە کە شایستەی ساڵی ڕابردووی خانەنشینان و کەم ئەندامانی سەنگەرە. ئەمڕۆ دوو جار بارەگای لێوای سی حەشتی شابی لە نزیک ناحەی بەرتەڵا بە دووری نزیکەی 15 کیلۆمەتر لە شاری مووسڵ لە ڕێگەی هێرشی ئاسمانی و بە چڕی بردومان کراوە. بردومانەکە لەلایەن فڕۆکەی ئەمریکی ئەنجامدراوە. لە سەرەتای شەڕی ئێرانەوە ئێزە چەکدارەکانی سەر بە حەشتی شابی چەندین هێرشیان بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە بەغا و کوردستان ئەنجامداوە. ئەمریکا هۆشداری داوەتە عێراق خۆی لە شەڕی ئێران تێوە نەگلێنێت و دەرەنجامێکی باشی نابێت. سوپای ئیسرائیل ڕاگەانداوێکە ئاماژەی بۆ کردووە بە چڕی هێرشی ئاسمانیان کردوتە سەر تاران و ئەسفەهان و چەند شارێکی باشووری ئێران و فڕۆکەکانی ئەمریکاش بەشداری هێرشەکەیان کردووە. دامەزراوەیەکی دروستکردنی موشک و چەند سەکۆیەکی هەڵدانی موشکی بالیستیان بردومان کردووە لەگەڵ بە ئامانجگرتنی ژێرخانی سەربازی هێزە ناوخۆییەکان و هێزی بەسیج و بنکەیەکی هێزی ئاسمانی لە ئەسفەهان. لە بەرامبەر سوپای پاسداران ئەڵێت شەپۆری 31 موشکیان ئاراستەی ئیسرائیل کردووە و تەل ئەبیب و چەند شارێکی تر بە چڕی بردومان کراون. وەزارەتی بەرگری تورکیا شەڵێت بەرگری ئاسمانی ناتۆ موشکێکی بالیستی لە ناوچەی غازی ئەنتاب تێکشکاندووە کە لە ئێرانەوە هەڵدراوە. ئەمریکاش داوای لە بەشێک لە دیبلۆماتکارەکانی کردووە ناوچەکانی باشووری تورکیا جێبهێڵن بۆی مەترسی هێرشی ئێران بۆ سەر تورکیا. وتەبێژی ناتۆش لەو بارەیەوە ئاڵێت ئامادەن بەرگری تەواو لە وڵاتانی ئەندامی ناتۆ بکەن. ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە میانی سەردانەکەیە بۆ قۆبڕۆس هەڵەیەت وڵاتەکەی هەژدیەکەی سەربازی و کەشتی فڕۆکە هەڵگری شارل دیگۆل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر دەکات. ئەژڵێت شارل دیگۆل و هێزە کە گەیشتوونەتە نزیک قۆبڕۆس چونکە هێرشکردنە سەر قۆبڕۆس بە مانای هێرشکردنە سەر ئەوروپایەت و ئەیانەوێت ڕۆڵیان هەبێت لە کەمکردنەوەی گرژیەکان. ئەژڵێت کارکردن بەردەوامە بۆ دووبارەکردنەوەی گەروی هورموز. بۆ یاوەریکردنی کەشتیەکانیش پاریس دوو یەکەی سەربازی ڕەوانەی دەریای سوورەکات. ئەوەش لە پێناو کەمکردنەوەی کاریگەریەکانی ململانی ئێران و ئیسرائیل لەسەر بازرگانی جیهانی. خامنەیی کوڕی ئایەتوڵڵا عەلی خامنەیی وەگرابەری نوێ ڕاگەیاند
مجتبە سێمین ڕابەری باڵای ئێرانە پێشتریش ئەو کەسایەتیە بووە کە لە ڕێیەوە دۆسیە و بڕیارە گرنگەکانیان گەیاندۆتە باوکی بەڵام ترامپ بە کەسایەتیەکی لاواز ناویە باتوەڵێت هەڵبژاردننی مجتبە دڵخۆشی نەکردووە. دوای هەفتەیەک لە کوژرانی عەلی خامنەی ڕابەری باڵای پێشووی ئێران ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران کە لە 88 ئەندام پێک دێن هەڵبژاردننی مجتبە خامنەی کوڕی وەک ڕابەری نوێ کە سێمین ڕابەری وڵاتەکەیە ڕاگەیاند. حەزرەت ئایەت الله العوزما سید مجتبە خامنەئی ڕەهبەر عەزیز محسین حەیدەری ئەندامی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران لەبارەی هەڵبژاردنەکەەوە وتی هەڵبژاردنەکە لەسەر ڕێنمایەکانی عەلی خامنەی بووە کە وتوویەتی دەبێت ڕابەری باڵای ئێران بە دڵی دوژمنان نەبێت. مجتبە خامنەی لە سەردەمی دەسەڵاتی باوکیدا ئەرکی ڕێخستنی کارەکانی ڕابەری هەبووە و هەمیشە دژی ئەو ڕەوتەش بووە کە داوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا کردووە. مجتبە بە شێوەیەکی گشتی ئەو کەسایەتیە بووە کە لە ڕێەوە دۆسیە و بڕیارە گرنگەکان گەێنراونەتە باوکی. لەناو سوپای پاسدارانیش بە تایبەتی نەوە نوێیەکاندا لایەنگرێکی زۆری هەیە. لە کاردانەوەی هەڵبژاردننیدا لەسەر ئاستی نێودەوڵەتی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند هەڵبژاردننی مجتبە بە دڵی ئەو نییە ئەوەش لە کاتێکدایە کە لە ئێستادا بە هاوبەشی ئیسرائیل لە جەنگدان لە بەرامبەر ئێران. ترامپ لە یەکەم لە دوانیدا لە دوای دیاریکردنی مجتبە خامنەی وەک ڕابەری نوێی ئێران بە کەناڵی فۆکس نیوزی ڕاگەیاندووە دڵخۆش نییە بە دیاریکردنی مجتبە خامنەی. پێشتریش هەڵوێستێکی نەرێنی بەرامبەری ڕاگەیاندبوو کاتێک بە کەسایەتێکی لاواز ناوی بردبوو. ترامپ هەفتەی پێشوش بە پێگەی ئەکسیۆسی وتبوو کەسایەتێکی دەوێت کە ئاشتی بهێنێت بۆ ئێران. هەر سەرکردەیەکی نوێش ئەگەر ڕەزامەندی ئەمریکای لەسەر نەبێت زۆر نامێنێتەوە. بەڵام لەسەر ئاستی ناوخۆی ئێران هەڵبژاردننی مجتبە پێشوازێکی گەرمی لێکرا. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران ڕایگەیاند هەڵبژاردننی مجتبە وەک ڕابەری باڵا دەستپێکی سەردەمێکی نوێیە لە شکۆمەندی ئێران. عەلی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێرانیش ڕایگەیاند سەرباری ئەو هەڕەشانەی ئاڕاستی دەکرا ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران توانای ڕابەری نوێ دیاری بکات و دووپاتیشی کردووەتەوە کە مجتبە خامنەی توانای بەڕێوەبردننی وڵاتی هەیە لەم ڕەوشە هەستیارەی پێیدا تێدەپەڕێت. داواشی کردووە هەمووان پێکەوە بە یەک ڕیز لە پشت ڕابەری نوێ بوەستن و پاڵپشتی بکەن. هاوکات هێزە چەکدارەکانی ئێران بێعەتیان بەڕابەری نوێدا و لە ڕاگەیەنراوێکدا دووپاتیان کردەوە کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی دەبن و هەموو توانەکانیان دەخەنەگەڕ بۆ بەدیهێنانی ئامانجەکانی شۆڕشی ئیسلامی ئێران. لە دوای دەستنیشانکردنی مجتبە خامنەئی وەک ڕابەری نوێی ئێران وەک پشتیوانیەک بۆ ڕابەری نوێیان لایەنگرانی لە تاران و شارەکانی تری ئێران ڕژانە سەر شەقامەکان. هیوایان خواست ڕابەری نوێی وڵاتەکەیان ببێتە جێگای شانازیان و تۆڵەی کوشتنی باوکی بکاتەوە. ئێرانیەکان لە سەعاتەکانی سەرەتای ڕۆژی دووشەممەدا ڕژانە سەر شەقامەکانی تارانی پایتەخت بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی دەستنیشانکردنی مجتبە خامنەی وەک ڕابەری نوێی ئێران. دوا بەدوایەوەی تەلەڤیزیۆنی ڕسمی ئێران ڕاگەندراوێکی لە ئەنجومەنی شارەزایانی ئێران بڵاو کردەوە و تیایدا هەڵبژاردننی مجتبە خامنەئی بازۆرینەی دەنگ وەک ڕابەری نوێی وڵاتە ڕاگەیاند داوای لە خەڵک کرد لە دەوری کۆ ببنەوە. لایەنگرانی مجتبە بۆ دەربڕینی خۆشحاڵی چوونە سەر شەقامەکان. یەکێک لە بەشداربووان لەو ئاهەنگا بە دەنگی بەرز و هاوارکردنەوە وتی دەسەڵاتی خۆی گەورە زۆر جوانە ڕابەرێکیان لەدەستدا بەڵام بەڕابەرێکی گەنج بۆیان قەرەبوو کرایەوە. سوپاس بۆخوا سەرکردەیەک دیاری کراوە کە متمانەمان پێی هەیە تۆڵی خوێنی باوکی بکاتەوە و لە ئەمریکا خۆش نابێت. ئێمە دڵنیان کە سازش لەگەڵ ئەمریکا ناکات. کوڕێکی ڕازگۆی عەلی خامنەییە. دەسەڵاتی خوددا دیارە. خامنەیی دیسان بە گەنجی و پێشەنگی گەڕاوەتەوە لامان. مجتبە خامنەی کە لە سەرەتای سەرهەڵدانی شەڕەوە لە بەردەم خەڵکدا دەرنەکەوتبوو هیچ لێدوانێکی ئاشکرای نەبووە. لە مێژە بە کاندیدێکی سەرەکی بۆ پۆستە دادەنرێت تەنانەت پێش کوژرانی باوکیشی سەرڕایەوەی پێشتر بۆ هیچ پۆستێکی حکومی هەڵنەبژێراوە. محەممەد ئەمین مومینی تەمەن 32 ساڵ کە دانیشتووی تارانە دەڵێت هیوادارین مجتبە شایەنی و نازناوە بێت. ئەو جێنشینی باوکی کۆچکردوویەتی پشتیوان بەخوا هیوادارم شایستەی ئەو شەرەفە بێت کە پشتیوانی لێ بکەین و وڵات شانازی پێوە بکات.
موستەبا خامنەی تەمەن 56 ساڵ کە لە ئێستادا بۆتە ڕابەری نوێی ئێران لە هەموو کاروباری دەوڵەتدا قسەی کۆتایی لای ئەوەوە دەبێت بەردەوام لە ئەنگرانی دەسەڵاتی ئێران لەسەر شقامەکان هاواریان دەکرد دەستی خوا لە سەرمانە خامنەی سەرکردەمانە لە دوای هەڵبژاردننیشی جگە لە وڵاتیانی یاسایی ئێران سوپای پاسدارانیش پشتیوانی خۆی بۆ ڕابەری نوێی ڕاگەیاند ئاماژەشیان بەوە کرد بەردەوام دەبن لە پشتیوانیکردنی بڕیارەکانی لە هەنگاوێکی دیبلۆماسیدا بۆ پشتگیریکردن لە تاران ڤڵادیمیر پوتن سەرۆکی رووسیا پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی موجتەبا خامنەئی کرد و جەختی لە پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ئەو وڵاتە کردەوە. ماڵپەڕی ڕسمی کۆشکی کرملن ئەڵێت ڤڵادیمیر پوتن سەرۆکی رووسیا پیرۆزبایی لە موجتەبا خامنەئی کرد بە بۆنەی هەڵبژاردننی وەک ڕابەری نوێی ئێران. پوتن ئاماژەی بۆش کرد وەرگرتنی ئەم پۆستە لە کاتی فشار و هێرشەکانە ئەرکێکی ئاسان نییە و دڵنیاییدا لە ڕابەری نوێ جێگەکەی باوکی بە شەنازیەوە پڕکاتەوە. جەختیشی لە پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان مۆسکۆ و تاران کردەوە. دیاریکردنی موجتەبا خامنەئی وەک ڕابەری نوێی ئێران میدیا جیهانیەکانی کردووە بە دوو بەشەوە. بەشێک لە میدیا جیهانیەکان ئەڵێن موجتەبا خاوەنی چەندین خاڵی بەهێزە و بژاردەیەکی گونجاوە بۆ ڕابەرایەتیکردنی ئێران. بەشێکی تریشیان هەڵبژاردننی ئەو کەسایەتیە وەک هەواڵەیەک بۆ بە بنەماڵەییکردنی دەسەڵات لە ئێران وەسفەکەن لە کاتێکە ئەوە پێچەوانی بنەماکانی کۆماری ئیسلامی ئێرانە. هەڵبژاردننی ڕابەری نوێی ئێران لە سەر ئاستی میدیاکانی جیهانیش کاردانەوەی بەدواداهات. بەڵام کاردانەوەکان بە دوو ئاڕاستەی پێچەوانە بوون بەشێکیان وەک پرۆسەیەکی سەرکەوتوو وەسفیەکەن بەشێکیان بە هەوڵێک بۆ بنەماڵەییکردنی دەسەڵات لە تاران وەسفیەکەن. لە کاتێکدا کۆماری ئیسلامی ئێران لە سەر بنەمای ڕەتکردنەوەی دەسەڵاتی بۆ ماوەی دامەزراوە ماڵپەڕی ئەکسیۆس لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە دەست بەکاربوونی موجتەبا خامنەئی بژاردەیەکی ناچاری بووە. ئەوەش بۆ پێی وڵاتەکە لە شەڕدایە و هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەستدا نەبووە بۆ تێپەڕان نێو قۆناغا. بە پێی راپۆرتەکەی ماڵپەڕی ئاکسیۆس پەیوەندیە بەهێزەکەی موجتەبا خامنەئی لەگەڵ سوپای پاسداراندا هۆکارێکی سەرەکی هەڵبژاردننی بۆ باڵاترین پۆستی وڵاتەکەی و جێگرتنەوەی باوکی. ڕۆژنامەی تەلەگرافی بەریتانیاش لە راپۆرتێکدا ڕابەری نوێی ئێران بە کەسایەتێکی سێبەر و تون وەسف کردووە. باسی لەوەش کردووە بۆی ئەو تایبەتمەندیەوە پێ ناچێت لە ئایندێکی نزیکدا هیچ لێک نزیک بوونەوەیەک لە نێوان ڕابەری نوێی ئێران و سەرۆکی ئەمریکا بێت. ڕۆژنامەکە ئاماژەی بۆش کردووە موجتەبا خامنەئی خاوەنی چەندین خاڵی بەهێزە دیارترینیان ئەزمموی بەرفراوانی بەڕێوەبردننی کاروباری دەوڵەتە لە پشپەردەوە کاتێک شانبەشانی باوکی کاری کردووە لێ پرسراوی ڕێخستنی کاروبارەکانی بووە. لای خۆشیەوە کەناڵی فرانس 24 جەختی لەوە کردوێتەوە دیاریکردنی موجتەبا خامنەئی وەک ڕابەری ئێران ڕەنگە مشتومڕی لێ بکەوێتەوە بەڵام لە ناوخۆی ئێران وەک سەرکردەیەکی بەهێز تەماشاکرێت. ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردەوە بە لە بەرچاوگرتنی تێگەشتنی قوڵی لە بەڕێوەبردن و هەماهەنگی ئەمنی و سەربازی موجتەبا خامنەئی بژاردەیەکی واقعیە هەرچەندە هەندێک لە چاودێران گومانیان لە توانە سیاسەکانی دەربڕیوە. تۆڕی هەواڵی BBC لە گۆشەیەکی دیکەوە باسی لە هەڵبژاردننی ڕابەری نوێی ئێران کردووە. باسی لەوە کردووە هەندێک لە ئێرانیەکان مەترسیان هەیە ڕابەری نوێی ئێران ڕێبازێکی تونندڕەوتریان تۆڵە سێنرانە بگرێتە بەر لە بەرامبەر خۆرئاوا ئەوەش خراپتربوونی ڕەوشی ناوخۆی ئێرانی لێ دەکەوێتەوە. میدیا ئیسرائیلەکانیش ئەو هەڵبژاردنیان بە بەرژەوەندی ئیسرائیل وەسف کردو و دەڵێن ئەوە ئاماژەیە بۆ بەردەوامی شەڕتا ئەو کاتەی توانەکانی ئێران لەناو دەچن و زەمینەش خۆش دەکات بۆ بەردەوامبوونی ململانیەکان و فراوانبوونی کاردانەوەکانی بۆ دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سپاس کە لەم ڕووماڵەیە لەگەڵمانە بوون. سەری ساعت هاوکارانم لە ڕووماڵ بەردەوامە بن لەگەڵتانە و نوێترین زانیاریەکانی جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران، ئەمریکا و ئیسرائیلتان بۆ ئەگوازنەوە. خۆی گەورەتان لەگەڵ بێت.